بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەتی بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک ریاض بە خزمەتی ئێوە عزیز و خۆشەویست چات بووینەتەوە بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن و چەند بڕگە و بابەتێکی بەسووتان پێشکەش بکەین. سڵاوتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو بۆیەوە و تەمەنای ژیانێکی پڕ لە ئاسوودەی و کامەرانی بۆ یەک بەیەکێوە عزیز و خۆشەویست دەخوازین و ئومێد دەکەین تەواوی خێزان و کۆمەڵگەی کوردی پڕ بێ لە ئاسوودەی و کامەرانی و پێکەوە ژیان. بەرنامەی پەیامی ئەمڕۆمان لە پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە دووتەوەی سەرەکی پێگاتووە. بێگومان لە ئێستادا ڕێژەی پەنابردنی گەنج و مێرد منداڵ لە هەرێمی کوردستان بۆ مادە هۆشبەرەکان هەر لە جگەرەیەکەوە تا تەواوی مادە بەناوبانگەکانی تر لە مادە هۆشبەرەکانی دیکە بە شێوەیەک لە حاڵەتەوە بۆتە دیاردە و لە کوچە و کۆڵان و شوێنە گشتەکاندا هەستی پێدەکرێ و دەبینرێکەمە سەرنجام کاریگەریەکی خراپی بۆ داهاتووی ئەم کۆمەڵگەی هەیە بە دەر لە کاریگەریە سلگەکەی بۆ جەستەیەم تاکە هۆکاری پەنابردنی گەنج و لاو بۆ مادە هۆشبەرەکان بۆچی ئەگەڕێتەوە تەوەریەکەمی بەرنامەکەمانە بێ کە بە ئومێدی ئەوەی هەر دایک و باوکێک لە ئاستی خۆیەوە سوود لەم بڕگەیە ببینێ کە ئەگەر دەیەوێ منداڵەکەی بە ساف و سەلامەتی و بە تەندروستی بژی و بمێنێتەوە بەردەوام بێ و ئاراستە ببێ تکای لەکەین وەکو چۆنەی پارێزێ لە ئاگر و لە تیاچوون و لە کوشتن و لە خنکان بەو شێوەیەش لە مادە هۆشبەرەکان بیپارێزە کە ئێمە بەردەوام لە بەرنامەکانمان لە کەناڵی ئاسمانی پەیام جەخت لەسەر ئەم بنەما پەروەردەییەکەینەوە کە پێمان وایە شیرازەی خێزان و کۆمەڵگەشت بەرەو هەڵدێران و بەرەو هەڵوەشانەوە دەبات. تەوەری دووەمی بەرنامەکەمان میوانداری گروپی فۆتۆگرافەرانی گەڵا دەکەین کە کۆمەڵێ لە کارە جوانەکانیشیان ئەمڕۆ ئێوە بینەری دەبن و لەم وەرزی پاییزەدا بینەری ئەو کارە جوانانیان دەبن لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری زۆر بەسوود و بەچێش کە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان ئامادەکردون لە نێوان بڕگەی بەرنامەکەدا یا تەوەرەکاندا بینەر و بیسەری ئەو زانیاریانە دەبن. بەر لە هەموو شت با پێکەوە پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان بزانین. ڕۆژانە ئەو ڕووداوە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویانداوە بە تایبەتی ئێستا ئەمڕۆ ڕووداوە گرنگانەی کە لە 5 ئۆکتۆبری ساڵانی ڕابردوو ڕوویانداوە و ئەوانشی گرنگن و جێگەی بایەخن بۆ ئێمە ئێوە لە بڕگەی یادەوەری بەرنامەی پەیامی ڕۆژ بینەری بن. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. پێنجیدەی ساڵی 2006
شەهیدکردنی سەرکردە و مجاهید و زانە و نووسەر و ئەندامی پەرلەمانی عێراق جەنابی مامۆستا مەلا محەممەد سەنگاوی ئەندامی لیستی هاوپەیمانی کوردستانی و پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی و شۆفێرەکەی لەلایەن چەند کەسێکی نەناسراوەوە. جەنابی مامۆستا یەکەمین پەرلەمانتاری کووردە لە پەرلەمانی عێراقدا کە تیرۆرکرابێت و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بوو کە لە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامیدا دەست و ڕۆڵێکی دیاری هەبووە. جەلال تاڵەبانی سەرۆکۆماریە و کاتی عێراق بە هۆی هەوڵ و بەردەوامی و دڵسۆزیەکانی مامۆستای شەهید بۆ کوردەی گوت شانازی بە کوردبوونمەوە دەکەم کە تۆ نوێنەری کوردیت و شانازی بە عێراقیشەوە دەکەم کە تۆ نوێنەری عێراقیەکانی. جەنابی مامۆستا ساڵی 1963 لە گوندی مەسۆیی ناحی سەنگاو چاوی بە دنیا هەڵهێناوە. مامۆستا لای باوکی و زانایانی تر وانە شەرعیەکان دەخوێنێت و لە کۆتایی تەمەنیدا خوێندکاری ماستەر بووە. ساڵی 1983 تێکەڵبەکاری ئیسلامی بووە و ساڵی 1985 پەیوەندی کردووە بە ڕیزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە. یەکێک بوو لە فەرماندە لێهاتوەکانی بزوتنەوەی ئیسلامی لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 گەلی کووردا. جەنابی مامۆستا مەلا محەممەد سەنگاوی لە کۆنگرەی یەکەمی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا کراوەتە ئەندامی سەرکردایەتی و لە کۆمەڵی ئیسلامیشدا دەبێتە بەرپرسی ماڵبەندی سلێمانی و دوای هاتنی ئەمریکاش بۆ عێراق بووەتە بەرپرسی ماڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی. جەنابی مامۆستا بەدەر لە کاری سیاسی و پەرلەمانتاری نووسەرێکی کارامە بوو و چەندان کتێب و دانراوی بە سوودی پێشکەش بە کتێبخانەی کوردی و کورد زمانان و مسلمانان کردووە و یەکێکیش بووە لە ئەندامە کارەکانی سندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان. ڕووناکبیری لاوانی موسڵمان و شایەتیم بۆ مێژوو فەزڵ و پلە و پای پێغەمبەری پێشەوە و گەشتێک بۆ نێو موسڵمانانی چین زانایەکی سەرکردە و لاوێکی فیداکار ژوانگەی سەروەران بە کوژی تاغوتێک لە کتێبە بە پێزەکانی مامۆستای سەرکردن. پێنجیدەی ساڵی 1821 کۆچی دوایی گەڕیدەی ئەوروپی کلۆدیوس جیمز ڕیژ بە هۆی سگێشە و ڕەشانەوە لە شاری شیراز و هەر لەوێش لە گۆڕستانی جیهان نۆمان نێژراوە. لە یەکێک لە قوتابخانەکانی قەزای شارە زووردا بۆ وەرگرانی پۆلی یەکی بنەڕەتی مامۆستاکان کردویان تەمەرجکەوە هەر قوتابیە نەمامێ بچێنێکە مەژێکێکە لەو هەڵوێست و دیمەنە جوانانەی کاگەر وا بکرێ هەر لە سەرەتاوە ئەم ژینگە دۆستی و سەوزایی دۆستیە لە بیرکردنەوە و ناخی تاکەکانە بچێنرێ سەرنجام کوردستانێکی سەوز پێشکەشی کۆمەڵگەکەمانەکەی با پێکەوە بینەری ڤیتیەکی پەیامنێرمان هوشیار محەممەد بین کە لەو بارەیەوە بۆی ئامادەکردوین. دەستپێکی ساڵی نوێدا 163 قوتابیمان وەرگرتووە لە پۆلی یەکەمی بنەڕەتی لە بەرەوەی سنوورەکەمان قەرەباڵەخە. هەر قوتابیەک لەسەر ڕەزامەندی دایک و باوکی خۆی نەمامێکی هێناوە. خۆشبەختانە دایک و باوکێکی باش هاتوون بەدەم پرۆژەکەەوە هەتاوەکو ئێستا 80 نەمامان وەرگرتووە. ئەمڕۆ هەڵمەتی ناشتنی نەمامەکان بە دەستی قوتابیان لەگەڵ کەسوکاریان لە ناو حەوشی قوتابخانە بەڕێوە چوو. سپاسانەکەم ئاماژمان لەم پرۆژەیە ئەوەیە کە نەوەکانی داهاتوو زیاتر ڕێزی سەوزایی بگرن و چیتر دار و دەوەنی ئەم وڵاتە نەشکێن و ڕێز لە سەروەری و یاسای ئەم وڵاتەش بگرن. قوتابیێکی خۆبەخشەستان و بەنجامدانیم چالاکیە کە خۆم پێشتر قوتابیم قوتابخانەیە بووم بە هاوکاری داری قوتابخانەکە و بەڕێوەبەرەکە هەستان بەنجامدانیم چالاکیە پێکاتووە لە کتێبمان کردوتە ناو زەرفی دیاریەوە کە وەک دیاری ئەبەخشرێ بە قوتابیەکان کە سەردای ناتونێتە ناو ئەم پرۆسەیەوە کە کتێبەکان بە شێوەیەکی دیاری زەرفی دیاری کراوەتە ناوەوەی ئێبەخشین بە قوتابەکان کە کتێب جوانترین دیاریە وایە نبکرێکە قوتابخانە ماڵی دۆمی ئەمانە.
هۆکارەکانی پەنابردنی مێرمنداڵان ئەگەر جاران بماوتایە تەنها گەنجان ئەمڕۆکە دەبێ بڵێن هەم مێرمنداڵ هەم گەنجان بۆ جگەرە و نێرگەلە و تەنانەت مادە هۆشبەرەکان بە پێی ئامارە فەرمیەکان لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵدا 651 تۆمەتبار دەستگیر کراون بەهۆی مامەڵەکردن یاخود بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە لە هەرێمی کوردستان لە شەژمانگی یەکەمدا زیاتر لە 92 کیلۆ مادەی هۆشبەر دەستگیر کراوە هەرچەندە ئامارێکی ورد و دقیق لەسەر بوونی نێرگەلەخانە یاخود کافتریاکان کە تێدا نێرگەلە دەکێشێنرێت لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا نییە بەڵام ئامارەکان کاتێک ئەوەندەی کە بە نافەرمی بەدەست دەگا ئامارێکی زۆر تۆقێنەرە کە دەزانین لە ناو نێرگەلەخانەکانیشدا هەمیشە گەنجان بە ئاقارێکی خراپ دەبرێن و زۆر جار تەنها نێرگەلە نییە بەڵکو لە ناو نێرگەلەکانیشدا هەندێک مادەی هۆشبەر بۆیان بەکاردێک کە دوجار دەتوانین پێیان بڵێن محتات دەبن یا گیرۆدەی مادە هۆشبەرەکان دەبن کە ئەمەش گەنجانمان بە ئاقارێکی خراپدا دەبن بۆ قسەکردن لەسەرەوەی کە بۆچی مێرمنداڵانیش بە تایبەتی لەگەڵ گەنجان پەنا بۆ جگەرە و نێرگەلە و مادە هۆشبەرەکان دەبن لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مزەفەر جەبار توێژەری کۆمەڵایەتی لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانایە مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا شتێکی تازەیە کە مێرمنداڵ لە کۆمەڵگەی ئەمە یا پەنا ببا بۆ جگەرە کێشان یاخود نێرگەلە یا مادەی هۆشبەر سڵاوتان لەبێ سڵاو لە ئێوە و تەواوی بینەرانی شاشەی پەیام لە ڕاستیا بڵاوبوونەوەی هەر ئافاتێکی نوێ هەر گرفتێکی نوێ لە کۆمەڵگەیە لە ڕاستیا کۆمەڵێک هۆکار پاڵپێەوە ئەنێ ئەو کەسە ئایا لە چ تەمەنێکی ژیانیا بێت چ مێرمنداڵە چ لاوە چ پیرە و چ ڕەگێزێکە و چ ئاینێکە و چ نەتەوەیەکە کۆمەڵی هۆکارە بە درێژایی مێژوو ئەم بابەتە هەر یعنی ئەو کەسانەی کە جلوگرفتی ژیانیان هەبووە بە جۆر لە جۆرەکان ویستوانە خۆیان لە کاریگەری خراپەکانی ئەو کێشەیە ئەو گرفتی ژیان کەم بکەنەوە و لە ڕابردووە و تا ئێستش پەنابردن بۆ مادەی هۆشبەر و ئەو مادانی کە بە جۆر لە جۆرەکان چ دەستکرد چ سروشتی ئەبنەمایی درخستنەوەی کەسەکە بە بۆچوونی خۆی لەو کێشە و گرفتەی کە هەیەی لە ڕاستیا هۆکارێکی دیاریکراوە بۆ ئەو بابەتە زۆر باشە هەمیشە ئێمە باز لە نەمانی بنەما پەروەردەیەکانەکەین لە کۆمەڵگەدا بۆ هەر ڕوودا و پێژاتێکی نەخوازراویان هەر ڕەوشتێکی ناپەسەند لە تاک و لە خێزانەکاندا کاتێ دەست لە وەکۆڵێت دەمی دایک و باوکیش دەڵێ منداڵەکەم زۆر بە شێوەیەکی جوان پەروەردە کردووە وەکۆڵێت تەربیەتمدا داوە ینی بنەما پەروەردەیەکانم بۆ فەرهامێناوە ڕێی ڕاستیم پیشانداوە بەڵام سەرنجام تەواوی ئەوە ئالوودەبووانەش بە مادە هۆشبەرەکان هەر لە خێزانەکانی ئێمەوە کەوتونەتە نێو کۆمەڵگەواتە لە کۆمەڵگەیەکی تر و لە هەسارەیەکی ترەوە نهاتون تا چەند بنەما پەروەردەیەکان فرامۆش کراون لە تەنانەت لەلایەن خودی ئەو کەسانەشەوە کە پێیان وایە بنەمایەکی پەروەردەی جوانیان پێشکەشینەوەکانیان کردووە و سەرنجام ئەمانیش لە نەمانی ئەو پەروەردە و بنەما پەروەردەیانە پەنایان بۆ مادە هۆشبەرەکان بەگشتی بردووە. بەڵێ دیارە وێزگەی یەکەمی شەمەندەفەری حیاتی هەر ئینسانی بریتە لە خێزانەکەی و لێەوە دەست ئەکا بە ڕەوتی ژیان و ئەو گرفتانی کە مرۆڤ لە خێزانەکەیە تووشی ئەبێ بە پێی دەرونیەکان ئەو کەسانەی لە تەمەنێکی منداڵیەوە تووشی گرفتی خێزانی ئەبن تەئسیراتی زۆر گەورەیان هەتا کۆتایی تەمەن لەسەر ئەبێ بۆیە ئەم وێزگەی یەکەمی ژیانە بنەمای یەکەمی دروستبوونی کەسیەتی مرۆڤە بەداخەوە ڕۆڵی خێزان لە ئێستاە بە ڕێژێکی بەرچاو دابەزیوە و کاریگەریەکانی کەم بوونەتەوە ئەکرێ هۆکاری جۆراوجۆ بنەهۆی ئەم کەمبوونەوەی کاریگەری خێزانە من زۆر جار ئەڵێم یعنی باری ئابوووریەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی کاریگەری خێزانە تۆ سێرکە یعنی ئێستا لە کۆمەڵگەی کوردی ئێمەیە هەر سەکردێکی خێزان چ دایک چ باوک چ مام چ خاڵ چ برا إلى آخره يعني مقدارێک بەهی دەست دەکەوێت خۆی بە دوورەگرێت دوو مانگێک دوورەکەوێت لە خێزانەکەی ئیتر ماڵ مناڵ جێ هێڵی ئەڕوات بۆ سەفەرێک بۆ حتا لەم ئاخیرانەیە بەشێکی زۆری ئەندامانی گەورەی خێزان وەکو دایک باوک ئەوانە ئەوداڵی خوێندن بوون ئەڕوات 2 ساڵ 3 ساڵ ناگەڕێتەوە لەو ماوەی 3 ساڵەیە تەنها لەبەر ئەوەی شەهادەکەی لە بەکالۆریۆس بکا بە ماستەر یا لە دیپلۆمە بکا بە بەکالۆریۆس یا لە ماستەرەوە دالێک بۆ خۆی زیاد بکات و
کەسایەتی خۆی بەو ناونیشانە گەورەتر بکە 3 ساڵ 2 ساڵ ماڵ مناڵ جێ هێڵێ ئەڕوات غەریبی تا دێتەوە ینی لە ڕۆژگاری ئەمڕۆیە کاریگەری خراپەکان زۆرن ینی هۆشیاری تاک لەمەڕ پەروەردەکردن بەڕاستی لاواز بووە بەنمونە بیجێڕمەوە من ساڵی 2017 بوو لەگەڵ دکتۆرێکی ئیتالی چەند ڕۆژی پێکەوە بووین ئەو شتێکی خۆشی گێڕایەوە وتی من باپیرم 4 منداڵی هەبووە قراریاوە 4 منداڵ بەخێوە بکە باوکی من تەنها من و خوشتێکمی هەیە من بە هاوسەرەکەم وتووە لە عەقدی زەواجەکەم من منداڵ بەخێو ناکەم چونکە توانایی بەخێوکردنی منداڵم نییە ناتوانم پەروەردی منداڵ بکەم لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئێمە لەسەر قسەمانە کرد ئەماوە یعنی چۆن توانایت نییە ئەوت من ئەوە 2 مانگە لە عێراق و سوودانم مانگی داهاتوو ئەسمە سۆماڵ مانگێکیش لەوێ ئەمێنمەوە بەهەرحاڵ یعنی ژیانی من هەمووی لە گەشت و سەفرە و ئەو بابەتان نایە من ناتوان منداڵێک جێ بهێڵم بە 2 مانگ بە 3 مانگ ئەم بابەتە بۆ کەسێکی ئەوروپی ئاوهایە یعنی لای ئێمە زۆر بە سانایی باوکەکە بێ پلان دایکەکە بێ پلان تەنها لەبەر حەزێکی شخصی یا لەبەر شەهادەیەکی ناپێویست حتا چەند مانگێک چەند ساڵێک دوورەکەوێتەوە لە ماوەی ئەو چەند ساڵەیە بەجددی کاریگەری خراپەکانی لەسەر ئەو تاکە لەسەر ئەو منداڵی جێمێنێ زۆر باشە دیسان وێزگەی دووهەمی پەروەردەکردنی تاک پەروەردەیە زۆر باشە مامۆستا لە ڕەنگە لە ڕابردوودا منداڵی دایک و باوکێک زۆر زیاتر دەبوون لە ئێستا وەک بیرمان ئێمە هەمومان ڕەنگە لە ماڵەوە ئەوانەی کە لە دایک بووی هەشتاکان و هەفتاکانن 6-7 خوشکوبرا بن لە ماڵەوە واتە ئەمە کاریگەری نەکردووەتە لە ڕابردوودا لەسەرەوەی کە پەروەردەی ناوتاکەکانی خێزانێک پەروەردەیەکی ناجۆر و ناپەسەندیانە بێت لە کاتێکا دەبین ئەمڕۆکە خێزانێ 2 منداڵی هەیە 3 منداڵی هەیە دەبینین شتی ناپەسەندیان لێو دەوەشێتەوە بۆ نمونە دێنەوە سەر ئەوانەی کە بۆچی مێر منداڵێک ئەمڕۆ لە تەمەنی 13 ساڵ لە گۆشەیەکی قوتابخانەکەی دەبێت پەنا بۆ جگەرەکێشان باکە لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ هاوکارم کاگرێز بە تەنیشت قوتابخانەیەکە تێپەڕین هێشتا جەرەسی لێ نەدابوو بەیانی زوو بوو کە بچە ناو قوتابخانەکە واتە پێش کاتژمێر 8 بوو دەمانبینی 3-4 مێر منداڵ خەریکی جگەرەکێشانن ئەم مێر منداڵت چی دەبێت لە ژیان بزانێت بۆی کە چه خەفەتێکیە بێت چه ئازارێکیە بێت چه گرفتێکی کۆمەڵایەتیە بێت دەبێت پەنا بۆ جگەرەکێشان بکات واتە هۆکارەکانی پشتی جگەرەکێشانی مێر منداڵێک چین کاجوال لەبیرمان نەچێت لە ڕابردووە لەگەڵ ئەوەی کە ژمارەی ئەندامانی خێزان گەورەتر بووە زیاتر بووە بەڵام تەئسیراتی خێزان زیاتر بوو لەسەر تاک یعنی تاک بە تەواوی وابەستی خێزانەکەی بووە جگەلەوە علاقاتی ئیجتیماعی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ئاسێکی زۆر بەرزا بوون ئەگەر هاتوو یەکێک لە ئەندامانی خێزانەکە ژیان ئەگەر هاتبێ لە ڕۆژگاری ڕابردووە دایک و باوکی توانای بەخێوکردیان نەبوو بێ هیچ گرفت نەبووە یعنی ڕاستەوخۆ مام خاڵ باپیر داپیر پول هەموو ئەمانە تەداخولیان کردووە و پرۆسی پەروەردەکە بەڕێکوپێکی بەدەرچووە جگەلەوە لە ڕۆژگاری ئەمڕۆیە لەگەڵ ئەوەی کە ژمارەی خێزان بچووک بێتەوە بەڵام مەشغەڵەت و دەرچوونی دایک و باوک لە ئاسێکی زیاترایە و تەئسیراتی خێزانە گەورەکە مام خاڵ ئیلی ئاخری تەواو لاوازە ئەگەر نەڵێن هەر نەماوە یعنی بەشێک لە منداڵی ئێستا ڕەنگە نەتوانێت خاڵۆزایەکی خۆی بناسێتەوە پورزایەکی خۆی بناسێتەوە گرفتەکە لێرایە کەواتە گرفتە گەورەکە ئەمەیە کە خێزان بچووک بۆتەوە بەڵام تەئسیراتی ئەوانی دەوروبەریش بەڕاستی کەم بۆتەوە ئەو پرسیاری کە ئەفەرموویت بۆچی منداڵێک لە مەکتەبە پەناباتە بەر جگەرە کێشان یان نێرگەلەیە هەر بابەتێکی دیکە لە ڕاستی کۆمەڵی هۆکار پاڵنەرە یەک لەوانە سیستەمی پەروەردەی ئێمە سیستەمێکی ناتەندروستە و نەیتوانیوە تەرفیهیات لە ژیانی خوێندکارە دروست بکە و منهەجێکی وشکە و ناشی شارمەوە بەشێک لە مامۆستایان بەڕاستی نەیانتوانیوە ئەو تەئسیرە گەورەیە لەسەر خوێندکارەکانیان دروست بکەن یعنی تۆ بیهێنە پێشچاوی خۆت مامۆستایەک لە 1990 تاعین بوو بێت ئێستاش بەشێک لە مامۆستایانە بە هەمان ڕیتم بە هەمان نەمەط ئیشەکان لەگەڵ تەلەبێکی 2020دا یعنی ئەو جیاوازی ناکەن تەلەبێکی 1990 تەلەبەی 30 ساڵ پێش ئێستا بووە تەلەبەی 2000 تەلەبەی 20 ساڵ پێش ئێستا بووە ئەو گرفتانی کە لە 2000 هەبوون لە 2020 هیچی نەماوە ئەو گرفتانی کە لە 2020 هەیە لە 2000کانە هیچی نەبوون لەبەر ئەوە واجبە لەسەر سیستەمی پەروەردە بەردەوام لە نوێگەریە بێ
لەگەڵ زۆربوون و جۆراوجۆربوونی گرفتەکانە ئەویش بەردەوام گوێگەری بکە ناکرێ هەمان سیستەم هەمان ڕیتمیمانەوتنەوە هەمان نەماتی تەڵقینی لەگەڵ تەلەبەیەکی 2020 تا بەکاربێنی زۆر باشەکردنەوەی دەرگای کافتریاکان زۆربوونی هۆکاری دیکە هەیە کە پاڵنەر ئەبن بۆ و زۆربوونی ڕێژەی کافتریاکان لە شار و شارۆچەکان یاریمی کوردستان تا چەندە هۆکارەکە گەنج پەنا دەباتە بەر نێرگەلەوەش دەشزانین ئەمڕۆکە لە بەشێک لە نێرگەلە خاڵەکان تەنانەت مادەی بێهۆشکەر تێکەڵ بە نێرگەلە دەکرێت ئەمە هۆکاری زیاترە بۆ ئایا هۆکاری زیاترە بۆ پەرسەندنی زیاتری بەکارهێنانی مادەهۆشبەرەکان چکۆوەک ئامارەکان پێمان دەڵێ لە شەشمانگی یەکەم تەمەنەما ئاماری فەرمیە 651 کەس یەک تۆمەتبار دەستگیر کراون و زیاتر لە 90 کیلۆ مادەی هۆشبەر دەستگیر کراوە. کاک جەلال یعنی کردنەوەی هەر کافتریایەک هەر نێرگەلەخانەیە بۆ شێ بەکاری بێنین چ ڕاستەخۆ چ نەڕاستەخۆ کاریگەری ئەبێ لەسەر پەرکێشکردنی گەنج و لاوبوونا و ئەو سەمتەرانە بەپێی یەکی لە ئامارەکان کە من خوێندمەوە لە هەر مانگێکدا 200,000 کارتۆن جگارە دێتە هەرێمی کوردستان و بەشێک لەو هاوردەکراوە بۆ دەرەوەی هەرێم ئەڕوا باوادا بین 100,000 کارتۆنی بۆ دەرەوە ئەبرێ و 100,000 کارتۆنی لە ناخۆی هەرێمە ئەبێنێتەوە هەر کارتۆنێک 50 پاکەت جگەری تێدایە و هەر پاکەتێک 20 جگەری تێدایە کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان ماگانە بەنزیکەی 50 ملیۆن جگەرە سەرفەکرێ و بەپێی داتایەک ئایا فەرمی بەیان نافەرمی بەڵام داتایەکە و ئەگەری دروستی زۆر زیاترە لە 130 دانیشتوانی هەرێمی کوردستان جگەرە ئەکێشن کەواتە زیادبوونی هەر بابەتێک لەمانە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر تاک لەسەر خێزان لەسەر کۆمەلگا ئەبێ ئەو هۆکارانی کە واکەن مەسەرەن گەنجێک پەرکێشی ناو نێرگەلەخانەیە بێ یان ناو کافتریایەک یان ناو کافینێتێک بێ و ماوادانە بەکار بهێنێ و بیان سووتێنێ و بیان کاتە ناو جەستەی خۆیەوە لە ڕاستیە کۆمەڵی هۆکاری زۆر جیاوازن ئەرزم کردی لە ڕابردوو خێزان یەکێک لە هۆکارە هەر ئەساسیەکانە چکە وێزگەی یەکەمی پەروەردەی تاکە و پەروەردە هۆکاری دوو هەمە و جگەلەوە بێکاری لە ئێسایا دائندێت بە یەکێک لە هۆکارە ئەساسیەکانی زیادبوونی ڕێژەی بەکارهێنەرانی ئەم بابەتانە ئەم مادانە بەڕاستی چکە تۆ بێنە پێشچاوی خۆت گەنجێکە هیچ کارێکی نییە کاک جەلال تۆ بێنە پێشچاوی خۆت لە سیستەمی پەروەردەی ئێمە یا مەسەلەن لە پۆلەکانی کۆتایی ئامادەی 11 و 12 ئەگەر هاتو 2 ساڵ کەسەکە لە پۆلێک ئامایەوە ڕاستەخۆ ئەکرێتە مەکتەبەکانی شەو و ئەگەر هاتو لە زانستی بوو لە شەوا بەربوونە هەڵەبجەیە لە شارێکی و کۆڵەبجەیە بەشی خوێندنی زانستیمان لە ئێوارانە نییە ڕاستەخۆ کەسەکە بەتاڵە بێتەوە یعنی یەکە بەتاڵە بێتەوە کاریشی نییە بۆ کوێ ڕوات ڕۆژێ دوان دە لە ماڵەوە ئیتر بەڕاستی تەسیراتی خێزانی لەسەر و تاکە کەمە بێتەوە بردەوردە و جگە لەوەی کە باوکەکە بۆ خۆی لە بەیانی هەتا ئێوارە لە دەرەوەیە و شەوی جێتە ماڵەوە تا کۆتاییەکانی شەو خەریکی فەیسبوک و ماسنجەر و ئیلا ئاخری و بابەتە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یعنی بەنم شتێکی زۆر خۆش بۆ بگەڕنەوە لەم ڕۆژانی ڕابردووە لە ماڵێک بووین کوڕەکەیان ڕۆشتە دەرەوە دوای نزیک بە 25 دقیقەیەک وتم بە باوکەکە ئەوە فڵان کەس کووە ئێستا لێرەیە بوو وتم وەڵی 25 دقیقە دەرچووە لە ماڵ تۆ ئەگەر لە خۆت نییە 25 دقیقە لە ماڵ چۆتە دەرەوە کەسەکە تۆ خەریکی موبایلەکی خۆتی بەڕاستی ئەوەندە بێ ئاگا لەبەر ئەوە ئەو هۆکارانی کە عەرزم کردی جگەلەوە باری سیاسی وڵات یەکێک لە هۆکارەکانی دیکەی زیادبوونی ئەم بابەتانەیە لە 2006 ڕێکخراوی ئارایدی بەحسییان کردبوو لە هەژدە پارێزگای عێراقا لەسەر باری ئابووری و خوێندن و ئەم بابەتانە بەحسەکە دروست درێژە فەقەرەیەکی لە 130 شتێکی بەشداربووان پێیان وابوو هەتا ئێوارە ئەمرن ناگەڕێنەوە ماڵەوە ئەمرن کاریگەری و شوێنەوارە خراپەکان لە داهاتوودا لەسەر ئەو کەسەی کە بۆ منە پەنای بردوتە بەر مادەوەژبەرەکان لە جگەرەیەکەوە تا تلیاک و حەشیشە و شتەکانی دیکە بوو زۆر جار ینی بەداخەوە باوک 5,000 داتە کوڕەکەی دەچێت بۆ نێرگەلە لەوێ سەرفیەکە و بەبێەوە هیچەوە هیچ سوودێکی پێناگەین سەرنجامی ژەگە تووشی شێرپەنجە یا ئیلتیاباتی سی و سنگ و ئەو نەخۆشی هەناویەکان بێت
ینی لەوەچێ بە دەفتەر و دوو دەفتەری تربێتیان سرفکە خوان لە خواستەکە منداڵەکەی تووشی شێرپەنجە بێت کە شارەزایانی بواری شێرپەنجە دەڵێن هۆکاری سەرەکی توشبوون بە شێرپەنجە بریتە لە جگەرە و نێرگەلە و مادە کوحولیەکان و مادە هۆشبەرەکان. شوێنەوارە خراپەکان چین؟ ئایا تەنها باوکێک پێی وایە ئەو ڕۆژە کە ئەم پێنجەزارەی لە کیزەچێت و منداڵەکەی جگەرەیە یان نێرگەلەیە کێشێت و تەواو؟ ئایا لە داهاتوودا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاڵۆزی دەرونیەوە لە ڕووی دەرکەوتە جەستەیەکانەوە شوێنەوار و کاریگەریەکی خراپ لەسەر ئەو تاکە و خێزانە جێدەیەڵێ؟ لە ڕاستیا زیانەکان ئەوەندە زۆر ئەگەر تەواوی ئەمڕۆ تەرخان بکەین بەس بۆ زیانەکان تەسەوور ناکەم ینی مشتێکیش لە زیانەکانی باس بکەین. زیان جەستەیەکانی ئەوە لە ڕاستیا کاری پزیشکانە، من لەو بابەتە قسە ناکەم زیان جەستەیەکانیان، بەڵام زیان دەرونیەکانیان ئەوانش کۆمەڵێک شێواز ئەگرێتەوە. لە بەسیترین نمونەیانە نەمانی گرفتی هۆشیان بە دروستە بێ کەسانی توش بوو، گرفتی هۆش و گرفتی هەلوەسەیان بە دروستە بێ کەسانی بەکارهێنەری مادە هۆشبەرەکان و مادە کوحولیەکان. هەر لە خۆی خەیاڵاتی خراپەکە، تۆ بڵێ ژنەکەم خیانەتم لێ نەکات، تۆ بڵێ منداڵەکەم خەیاڵی کوشتنی منی نەبێت، تۆ بڵێ پورزاکەم یعنی خەیاڵاتی خراپ بۆ خۆی دروستەکە. ئەو کەسانی کە بەکارهێنەری مادە کوحولی و مادە هۆشبەرەکانن ڕفتاری نابا و نائاسایی لیان دەرەکەوێ. لە بەسیترین نمونەیە دزی ئەکەن، درۆ ئەکەن، بۆ پەیداکردنی بڕێک لەو مادەیە ئامادەن تەواوی ژیانیان بخەنە خەتەرەوە، تەواوی کۆمەلگا بخەنە خەتەرەوە. جگە لەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمانە هاوڕێی تازە پێیاکەن کە تەواوی هاوڕەکانیان هاوڕێیانێکی بە کورتی بڵێن ناپەسەندن. ئەمانە لە ڕووی ئابووریەوە پارەیەکی زۆر بە هەدەرەدەن. ئەم پارەیە ڕاستی بە هەدەردانی سامانی نیشتیمانیە. جگەلەوە کەسانی توش بوو بە مادە هۆشبەرەکان لەسەر حکومات و لەسەر بودجەی گشتی سەڵپێکی زۆران نەکەوێت. تۆ بێنە پێشتایی خۆت تۆ فەرمووت لە ماوەی 6 مانگە 651 بەندی گیراون لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان. خۆ ئەم 651 کەسە مەسروفاتیان هەیە لەسەر حکومات، لانی کەم ڕاهێنانەوەیان ئەوێ بۆ جارێکی تر نەچنەوە سەر هەمان بارودۆخ و چەند کەسی دیکە هەیە نەگیراون و ئالوودەش بوون. جگەلەوەی پارەیەکی زۆر بەهەدەرە دێت لە هاوردەکردنی ئەو مەوادانەیە. خەستەخانەکان لە ڕاستی ئەمانش بە هەمان شێوە بودجەیەکی بێزەبەلاح لەم بابەتانەیە سەرفەکرێ. تەنها لە وڵاتی ئێمەیە لە تەواوی وڵاتانی دنیاە ئەوانەی کە مەترسی بڵاوبوونەوەی ئەم مادانیان هەیە سنتەری تایبەت بەڕاهێنانەوەی ئەو کەسانیان هەیە و ئەو سنتەرانە ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکی حکوومەت یا سەرۆکی پەرلەمان یا سەرۆکایەتی ئەو وڵاتەوە سەپەرشتی ئەکرێ، ڕاستەوخۆ خۆیان تداخلی تیاکەن و بودجەیەکی تایبەت ساڵانە بۆیان تەرخانەکەن تەنها لەبەر ئەوەی ئەزانن ئەم پارێ ئەگەر ئەمە سەرف نەکەن لە داهاتووە چەند هێندەی ئەم پارە سەرفکردنە وەگاماژت پێکرد کە لە ئێستادا خێزان بەهۆی ئەو قورسی و نەبوو ینی بەجۆی لە جۆرەکان باوک و دایک پەیداکردنی بژێوییان بوونی دەوام و زۆر شتی دیکە و ئای کردووە کە نەیپەرجێتە سەر پەروەردە و ئەوە کۆلێت تەربیە دادانی مناڵەکەی. بەڵام ڕۆڵی فێرگە پەروەردەیەکان بە تایبەت قوتابخانە و مامۆستاکان لەوە چیە کە قوتابی هەر لە پۆلی یەکەوە دەبێتە نەمامێک ئەم مامۆستایە پەروەردەیەکە، واتە ئەگەر چاندنی ئەم نەمامە بەدەستی دایک و باوکو بێ پەروەردەکردن و گەورەکردن و بە بەرهەمهێنەرکردنی بریتە لە مامۆستا چ ڕۆڵێکی هەیە لە کەسانێکی وەکو بەڕێستان توێژەرە کۆمەڵایەتەکان لە هۆڵەکانی خوێندن چ ڕۆڵێکیان هەیە لەوەی کە قوتابی و گەنج و مێردناڵی ئەمە لە مادە هۆشبەرەکان دوور بخەنەوە و پەروەردەیەکی وا بکرێن کەوا دوور بکەونەوە لەم جۆرە مادانە؟ بەلاکو ئەرزم کردی وێزگی دوو هەمووی حیاتی ئینسان بریتە لە پەروەردە و 12 ساڵی ڕەباق ئەم بنداڵە ئەم کەسە لە بەردەستی مامۆستایان نایە. ئەگەر ئیرادە هەبێ و خۆشبەختانە عنی بەپێی هەندێک ئامار وەزعی هەرێمی کوردستان لە زۆر وڵاتی بە بەراورد بە هەندێک وڵاتی ئیقلیمی و دراوسێ وەزعی لە زۆر باشترە، کەواتە ئومێدی چارەسەری هەیە. ڕۆڵی ئەم کەسانە کە تۆ فەرمی پەروەردەکاران، توێژەران، مامۆستایان، دەستگاکانی پەروەردە لە ڕاستیان ڕۆڵێکی ئێجگار گەوریان هەیە. تەنها ئەوەندە زەرورە کە لە سەرەتایە ئەمانە بۆ چارەسەرکردنی هەر بابەتێک کەسەکە خودی کەسەکە خۆی ئامادەگی هەبێ
ئەگەرنا تەواوی ئامادەکاریەکان بکرێ بۆ چارەسەرکردنی ئەم کەسە و کەسەکە خۆی ئیسعدادی نەبێ ڕاستە تەواوی هەوڵەکان فەشە دەهێنن دروست یعنی واجباتە لەسەر ئەسەر توێژەرانی کۆمەڵایەتی و پەروەردەکاران ئەم حەزی چارەسەری ینی حەزی گەڕانەوە بۆ نێو کۆمەڵگا حەزی وازێنان لەم بابەتە لە دەرونی کەسەکە دروست بکەن و دروستبوونی ئەم حەزە هۆکاری سەرەکی چارەسەربوونێتی لە داهاتوویە بۆیە پاشی دروستبوونی ئەم حەزە لە لای کەسی توش بوو ضرورە کەسانی پەروەردەی خۆیان پڕچەکەن بە زانیاری نوێ و خۆیان ئەوەلەن بۆ چارەسەرکردنی هەر بابەتێک کەسەکە خۆی بەشێک نەبێت لەو گرفتە یعنی کەسێکی مامۆستایەکی جگەرەکێش ناتوانێت تەئسیراتی ئیجابی لەسەر خوێندکارێک هەبێت کە جگەرەکێشێت واجبە لەسەر کەسی پەروەردەکار ئەوەلین جار خۆی بەشێک نەبێت لە قەزیەکە ئەوجا ئەتوانێت تەئسیراتی گەورە دروست بکات بۆیە بەدڵنیاییەوە کاریگەریان گەورەیە و واجباتە لەسەریان و لەسەرمان کە هەوڵی چارەسەرکردنی ئەم بابەتە بدەین چونکە ڕۆژ بە ڕۆژ بابەتەکە فراوانە بێت چونکە سنوورەکان کراون هاتوچۆی هەرێم و دەرەوە بە تەواوی زۆر بووە ڕۆژانە دەیان و سەدان کەس ئەم دی و ئەو دی ئەکەن بۆ تورکیا بۆ ئێران بۆ وڵاتانی دیکە جگەلەوە بابەتێکی دیکە هەیە کاک جەلال یعنی لە وڵاتی ئێمەیە هیچ داتایەک ڕێک نەخراوە یعنی تۆ بینە پێشتاوی خۆت هەر لە وڵاتانی دراسی خۆمانە کە باسی مەسەرەن ئەلکحولەکەی پێت ئەڵێ ڕێژەی کحول لەم شارەیە ئەوەندەیە ئەو تەمەنی کە ئیکێشنێک نیوان تەمەنی ئەوەندە بۆ ئەوەندەن ئەوانی کە زەواجیان کردو ئەوەندە ئیکێشن ئەوانی کە نەیان کردو ئەوەندە بەکاریێنن یعنی داتای ورد و دقیق لەم بابەتەیە داتایەکێک لە هەنگاوەکانی چارەسەری زۆر باشە نەبێت تا معلومات نەبێت لە ڕاستیە چارەسەرکردن کارێکی زۆر زەحمەتە یاساکان تا چەندە دەبێت کاریگەریان هەبێت لە ڕێگریکردن لە بەربڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان لە جگەرەوە بیگرێتە تلیاک و مشتەقاتەکانی دیکەی بۆ نمونە بەپێی یاساکان جگەرەکێشان لە شوێنی گشتیە دەبێت غەرامە بکرێت چه بگا بە مادە هۆشبەرەکان بەڵام ئێستا دەبینین لە کافتریاکان لە شوێنە گشتیەکان جگەرەکێشان چۆن بەربڵاو بووەتەوە ئایا تا چەندە یاساکان دەبێت کاریگەریان هەبێت لە کەمکردنەوە یا لە هوشیارکردنەوەی تاکێک منداڵێک بۆی کە دوور بکەوێتەوە لەم مادە بێهۆشکەرانە ڕاستە گرنگە کۆنتڕۆلکردنی کۆمەڵایەتی بە دوو شێوازە شێوازی فەرمیە و شێوازی نافەرمیە شێوازە فەرمیەکە بریتە لە یاسا و دەوڵەت و شێوازە نافەرمیەکە بریتە لە خێزان و ئاین خێزان و ئاین ئەو ڕۆلی گەوران ئەبێ و لەم لاوە شێوازە فەرمیەکە بریتە لە دەوڵەت و یاسا لە هەرێمی کوردستانە لە زۆر بابەتی دیکەیە گرفتی یاساییمان نییە بەڵام گرفتی تەنفیزمان هەیە ڕاستە ئێمە لەبەر ئەوە گرنگە یاسایەک حتا کاک جەلال یعنی لە زۆر وڵاتە ئێستا کار بەمە ئەکرێ یعنی لە 1930ەکانە لە ئەمریکا بە یاسا قەدەغەکردنی ئەلکحول سەپێنرا لە ماوەی چەند مانگێکا 200 کەس لە سێدارە دران نزیکەی 500,000 کەس یعنی 9 ملیۆن کەس بەندی کران بە تەواوی قەدەغەکرا بەڵام بۆیان دەرکەوت کە بەم شێوازە لە ڕوبەڕووبوونەوە تەئسیرات ناتوانین دروست بکەین کەسەکە ئەبێت لە ناخەوە تۆ گۆڕانکاری تا دروست بکەیت ئێستا لە ئەمریکایە شێوازێکی باوی ڕوبەڕووبوونەوە هەیە کەسەکە خۆی ئەچێت لە سنتەرێک لە شوێنێک لە خەسەخانەیەک حتا ئەمانە دەوڵەت پشتگیری گەوریانەکە یاسا پشتگیری گەوریانەکە بودجەی زەبەلاحیان بۆ دابی نەکرێ کەسەکە بەکارهێنەری مەوادە یا ئەلکحول هەر بابەتێکی دیکەیە ئەمڕۆ پێنجی دەیە ئەچێ فەحسی خۆیەکە ڕێژەی مەوادەکە تایە ئەوەندەیە دوای دوو مانگی کە دێتەوە ڕێژەکە ئەوەندە دابەزیوە بەپێی ژمارە و چەندێتی دابەزینی ئەو مەوادە لە جەستەیە مەسەلەن کارتێکی فریان پێت بەخشن ئەم کارتە بۆ دەیە بای ئەوەندە دۆلار لە فلان مۆڵ لە فلان شوێن شتی فری وەربگریت ئەمە شێوازێکی پاداش و سزایە یعنی ئەکرێ یاسا ڕۆلی گەورە ببینێ و دەوڵەت بودجەی تایبەت بۆم بابەتە تەرخان بکات چونکە لە داهاتووە ئەگەر ئەم بودجێ ئێستا تەرخان نەکرێت لە داهاتووە لە ڕاستیە چەند هێندەی ئەم بودجێ تەرخانەکرێت تەنها بۆ چارەسەرکردن بابەتێکی دیکە هەیە کە ئەبێ ئەویش دیسانەوە لە بەرچاو بگیرێ ڕۆڵی لە پاڵبوونی یاسایە ڕۆڵی مامۆستایانی ئاینی و دەستگا ئاینیەکان لە پێدانی وشیاری و بڵاوکردنەوەی تەوعی ئاینی
و شاکردنەوەی گەنجان لەم بابەتە لە ڕاستیە مامۆسایانی ئاینی چ لە ڕابردوو چ لە ئێستا و حتمما بۆ داهاتووش ئومێدمان هەیە کە هەر بە هەمان نەماڵ ئیشەکەن بەڵام هەنێک لە مامۆسایان لە ڕاستیە معلوماتی دقیقیان نییە و هەندێکیان نەیانتوانین کاریگەری گەورە دروست بکەن وتکاکەین ینی بە ڕۆڵی ئیجابی و ئاینی خۆیان هەستن لەم بابەتەیە لە پاڵ لە دەستگا خێزانی و پەروەردەی و یاساییەکانە ئەمانش ببنە بەشێک لە چارەسەری زۆر شێڵتەر و چاکسازیەکان لە وڵاتی ئێمەدا بە تایوانی کە چاکسازی گەوران و ئەوەی پێدەگوترێ یا هەر چاکسازی ئافرەتان ئەوانی دیکەش نەیانتوانیوە ببنە فێرگەیەکی پەروەردەی بۆ دووبارە ناردنەوەی کەسی تاوانکار و ئالوودەبوو بە مادەوەشبەرەکان بۆ سەر شانۆی ژیان بە جۆرە لە جۆرەکان ڕۆژانە و بەردەوام گوێبیستی دەیان چیرۆگە بین کە مرۆڤێک لەوە چێ لە بە نەزانی خۆی چقۆیەکی لە برادێکی وەشاندووە لە شوێنەکان ئەو شوێنانە تووشی بەکارێنانی مادە هۆشبەرەکان و بازرگانیکردن دەبێت تا چەند پێویستە توێژەرانی کۆمەڵایەتی مامۆستایانی ئاینی لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی کە سەردانی شێڵتەر و چاکسازیەکانەکەن ڕۆڵی کارا بگێڕن لە دووبارە بنیادنانەوە و پەروەردەکردنەوەی ئەو کەسانەی کە هەم تاوانی کۆمەڵایەتی تریان ئەنجامدا و هەم بە هۆکاری مادە هۆشبەرەکان دەستگیرکراون جارێکی تر نەبنە بازرگانی زەبەلا ئەگەر پێش زیندانیکردنیان تەنها بەکاربەر بوو بن ئێستا نەبنە مامەڵەکار و بازرگان بە مادە هۆشبەرەکانەوە. لە ڕاستیە ناوی تەواوی بەندیخانەکان چاکسازیە چاکسازیمان هەیە ئێمە وشەی چاکسازی بەکارهێنین ئەرکی هەرە سەرەکی ئەمانە ڕاهێنانەوەی ئەو کەسانێک کە بە هەر تاوانێک چونەتە ئەوێ بۆ ماوەیەکی دیاریکرا دووبارە ڕاهێنانەوەیان پێ بکرێت بە ئەوی جارێکی تر بە ساغ و سەلیمی لە کۆمەلگایە بژین لە بنەمایی ئەزێت هەم بۆ خۆیان هەم بۆ خێزان هەم بۆ کۆمەلگا و داهاتوو نیشتیمان بەڵام گرفتێک هەیە کە یعنی چەندی جار ئەم باس کراوە و وتراوە و کاری جدی لەسەر نەکراوە بەداخەوە تێکەڵکردنی ئەنواع و ئەشکاری تاوانکاریەکان لە یەک قاعدا ینی قاعەیەکی هەفتا کەسی هەفتا جۆر تاوانی تایە ینی شوێنێکە بۆ ئەزمون وەرگرتن بەڕاستی ئێستا لە تەواوی دنیای کار لەسەر ئەمەکرێ لەبەر خەتەری بابەتە هۆشبەرەکان ئەم کەسانە ڕاستەوخۆ لە سنتەری جیاواز لە بەندیخانەکانەکانی لەسەرکرێ نزیکترین شوێن لێمانەوە تورکیایە یعنی سنتەری زۆر زەبەلاح تەرخانکراوە بۆ ئەم بابەتە ڕۆژانە کەسی تێ ئەبرێ و کەسی لێ دەرەچێ ئەم کەسانی کە لەوێ داخل ئەکرێن دوای فترەیەک ڕاهێنانەوەی دەرونی چارەسەری پزیشکی چارەسەری ئاینی چارەسەری کۆمەڵایەتی و فێربوونی پیشە إلى آخره لەو سنتەرە دەرئەچن ئەبنە کەسێکی ساغ و سلامەت و ڕەنگە تەئسیراتی زۆر گەوری ئیجابیان لەسەر کەسانی کە هەبێ کە بە جۆر لە جۆرەکان ئەیانەوێت توش ببن یان توش بوون و ئەیانەوێت چارەسەری وەربگرن لەبەر ئەوە سنتەرەکانی ڕاهێنانەوە و دەستگاکانی چاکسازی واجبە کە بەو ڕۆڵە ئیجابی خۆیان هەستن و ڕاهێنانەوەی تاک بکەن بۆ ئەوەی جارێکی تر نەبنە مایەی گەیاندنی ئەم معلوماتی کە لایەنە لە بەندیخانەکان بە کەسانی دەوروبەر ئەو قسەی کە جەناب تەفەرمووی کەسەکە بە تاوانێکی بەسیط گیراوە بەڵام لە بەندیخانەیە جۆری تاوانکاری دیکە فێر بووە ڕاستە ینی من بۆ خۆم سەردانی زیندانیم کردووە و معلوماتم لێ وەرگرتوون لە بەندیخانەکەیە قسەیەکی کردووە پێم وتۆ پەشیمان نیت ئەوڵێ نەخێر بگەڕێمەوە لەوە خراپتر ئەەکەم ینی وەکو جۆرێک لە جۆرەکان هەڕەشەکردن لە کۆمەلگا و تۆڵە و ڕقلێبوونەوە لە کۆمەلگا سیرەکان نەیتوە کەواتە چاکسازی نەیتوانی و ئامانجی گەورەکەی ڕاهێنانەوەی تاک بۆ ژیان لە کۆمەلگایە فەرهەم بێنێ واجباتە لەسەر ئەم دەستگایانە کەسانی پسپۆری پزیشکی و کەسانی پسپۆری یاسایی و کەسانی پسپۆری دەرونی کۆمەڵایەتی کاریان تیا بکە بەتەنها بەندیکردن لە ژوورێکی هەفتا کەسیاتە پێ دووا بێ ئەمە عقوبەدانە ڕاستیان نەخێر ئەمە قوتابخانەیەکی فێرکاریە بۆ دروستبوون و شارەزابوونی بابەتی دیکەی تاوانکاری زۆر باشە مامۆستا مزەفەر دابشکاری یا با بڵێن ئەگەر بۆ نمونە ئەو ئامارانەی کە هەیە لە شەژمانگی یەکەمدا باز لەوە دەکات 650 تۆمەتبار دەستگیر کراوە 92 کیلۆ مادەی هۆشبەردەستی بەسەرا گیراوە ئەگەر ئەمانە دابشکاریەکیان کێ بکرێ بەسەر ناوچەکانە دەبینین لە هەندێک شوێن پشکێکی زۆریان بەردەکەوێت ئایا ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆ نمونە تەنها لە منتیقەی سۆران
50 کیلۆ مادەی هۆشبەر لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵ دەستی بەسەرا دەگیرێت لە کاتێکا لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ هەموو هەرێمی کوردستان 90 کیلۆ دەستی بەسەرا گیراوە بە تازەی لە چەند ڕۆژی ڕابردووشدا 10 کیلۆ دیکەی نزیکەی 10 کیلۆ دیکە دەستی بەسەرا گیراوە. بۆچی ئەم دابەشکاریە چۆن دەکرێت؟ ئایا پێوەستە بە هەڵکەوتەی جوگرافیەوە، پێوەستە بە ئاینداریەتی ئەو منتیقەوە، پێوەستە بە هوشیاری تاکەوە، یاخود ڕەنگە پێوەست بێ بە سنوورەکانەوە؟ لە ڕاستیە کۆمەڵی هۆکار کارەکەن. یەک لەوانە یعنی ئامارێکی دقیقمان هەیە کە ئێمە مەسەرەن لە هەڵەبجە زۆر لەوە زیاتر نییە، چی ئەزان لە 5 2 هێندە نییە، کی ئەزان لە هەولێرە 4 هێندە نییە. لەبەرەوە بەشێک لەو ئامارانە ڕاستی مانای ئەوە نابەخشێت کە 100% لەو منتیقەیە زۆرە و لە شارێکی دیکەی هەرێمی کوردستانە کەمە. و تەسەوورەکەین یعنی لە بڵاوبوونی ئەو مەوادانە ناڵێن بە یەکسانی، بەڵام تا حدێک پەش و بڵاوبوونەوەیان لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستانە بڵاو بێتەوە. ئەو هۆکارانی کە ئەبنە پاڵپشت بۆ بڵاوبوونی لە منتیقەی جوگرافی دیاریکراوە کۆمەڵی هۆکارە لەوانە وەکو جەناب فەرمووت بوونی سنوورێکی دوور و درێژ لەگەڵ وڵاتی دراوسێ، ئەمانە هاتوچۆ زۆر ئاسانەکەن و سنوورەکان تند و تۆڵ نین. جگەلەوە جۆری کار و پیشەی گەنجی ئەو ناوچەیە لە ڕاستیە کاریگەری گەورەی هەیە. ئێستا لە هەڵەبجەیە بەپێی ئامارێکە لەم چەند ڕۆژی ڕابردووە دەرچوو ئایا دقیق یا دقیق نییە، بەڵام ئەوی کە بە چاوی بینین ئێمە لە ڕاستیە زۆر ڕەنگە وا هەست بکەین لەوە زیاتریش بێ ڕێژەی بێکاری لەم شارەیە لە 125 لە 125 کەسانی کە توانای کاریان هەیە و کاریان دەست ناکەوێت لە ڕاستیە تووشی کابە بن، لە ڕاستیە تووشی گرفتی دەرونی ئەبن، ناتوانن کاری دەست بکەن و ناتوانن بژێوی خۆیان و چواردۆران دابین بکەن و گەشتونەتە سنێکە پێویستیان بە دابینکردنی حیاتی زەوجی هەیە ناتوان دابینی بکەن، دنیای حەز و خولیای جیاوازیان هەیە ناتوانن دابینی بکەن. لە ڕاستیە ئەم هۆکارانە ئەبنە پاڵپشت بۆ بڵاوبوونەوەی ئەم ماوادان لە ناوچەیەکی دیاریکراوە. جگەرەوە سیاسی دەوڵەت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مزەفەر جەبار توێژەری کۆمەڵایەتی کە لە معلوماتی دقیقی هەیە پێ ناوچەیەکی جوگرافیەوە یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بووی. سپاس بۆ ڕێنمایی و ڕوونکردنەوەکانت. بەڵێ ئازان و خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرەگرین و لە تەوەری دووەمدا پێتانەگەینەوە. ڤیتیەکمان ئامادەیە بەر لەوە بچین لای تەوەری دووەم. ڕازاندنەوەی پارکەکانی دەربەنی خان پەیامدێرمان ڤیتێکی لەو بارەیە ئامادە کردەوە بە پێکەوە بینەریە و ڤیتیە بین. مستافێک لە ئەنجومەنی گەنجانی کوردستان هەستاوین بە ڕانکردنی کورسیەکانی پارکی شار وە کێشانی چەند وێنەیەک لەسەر بەشێک لە کورسیەکان. ئامانجیشمان خزمەتکردنە لەم ئیشەیە. من وەکو خۆم ئیشەکانی من کێشانی چەند وێنەیەکە لەسەر کورسیەکان و وێنەکاریشمان دەلا لە ژینگە. ئێمە وەکو ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستان بازنەی دەربەنی خان ئەستاین بە جێبەجێکردنی پرۆژەی بۆ یاخکردن و وێنەکێشان لەسەر کورسیەکانی پارکی شار لە دەربەنی خان. ئامانجمان لە ئەم جۆرە پرۆژەیە گەیاندنی پەیامێکی ژینگەیە بەو میوانانەی سەردانی ئەم پارکەکەن و دووەمینیشیان بژانەوەی سیمای ئەم پارکەیە. ئەم پارکە وەک ئەزانن لە ڕووی سەوزاییەوە خزمەتێکی باشی کردووە، بەڵام لە ڕووی هەندێک خزمەتگوزاریەوە هێشتا ماوێتیکەوە خەڵکانێک سەردانی بکەن، میوانێک سەردانی بکات. بۆیە ئەوەی جێی دڵخۆشیە وەک ئێمە لە ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستان هەمومان بەسەرجەم چین و توێژەکانەوە کوڕان کچان ئەو سەرجەم فکرە جیاوازەکان لەم پرۆژەیە
لێرە هاوکار و هاوبەشی یەکترین تێچووی ئەم پرۆژەیەش لەلایەن ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستانەوە بەسپاسەوە دابین کراوە بە هاوکاری بەشی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی دەربەنی خاڵ. کە وەرزی پاییز هاتوو بە تایبەتی دیمەنەکانی گەڵا ڕێزان و زەردبوونی گەڵاکانی دی هەمومان دەبینە فۆتۆگرافەر بۆیە لەم بڕگەیەدا قسە لەسەرەوە دەکەین فۆتۆ لە پاییزدا چاواتایەکی هەیە بۆچی زیاتر خەڵ لە پاییزدا حەزیان لە فۆتۆکانە و بە تایبەتی لە ناو دیمەنەکانی گەڵا ڕێزاندا لەگەڵ زۆر بەڕێز ناسە حەلی خەیات سەرپەرشتیاری گروپی فۆتۆگرافەرانی گەڵا قسە و گفتوگوی زیاتر دەکەین لەسەر ئەم وەرزە و فۆتۆگرتن. زۆر سپاس کاک ناسە بۆ دەرفەتەوە خێربەی. زۆر سپاس بەیانیتان باش و بەیانی هەموو بینەران باش و سپاس بۆم دەرفەتێکە بەخشتان بە گروپی گەڵا. سپاس. ئەگەر لێوە دەست پێ بکەین جارە قسەیەک لەسەر گروپەکەتان بکەین گروپی فۆتۆگرافەرانی گەڵا چۆن کار دەکەن. ئێمە گروپێکی خۆبەخشی خۆنەویستین کە ساڵی پار لە 21 یەکەم ڕۆژی پاییز لە ناوچەی پشدەر لە گوندی شوێنێ لەگەڵ برای زۆر بەڕێزم کاکە ئەمیر کە قەرار بوو ئەویش ئەمڕۆ لێرەوێ بۆی بای تەندروستی باش نەبوو نەیتوانی بێت لەوێ بڕیارمان نام گروپەمان دروست کرد ناوێکی زۆرمان بۆ گەڵاڵە کرد کە ناوێکی لێ بنین بەڵام کەسمان ڕێنەکەوتین لەسەر ناوەکان لە مناقەشەیەم ناوانە گەڵایە کەوتە نێو مەجلیسەکەمانەوە زۆر جوان بوو ڕەنگەکانی هەمووتیا بوو گەڵایەکی زۆر جوان بوو بڕیارمان نا ئەم گروپە ناوبنین گروپی گەڵا و یەکەم ڕۆژی دەستپێکردنی پاییز بوو خۆشبەختانە سەر توانیمانە لە هەر چوار پارچەی کوردستان ئەنداممان هەبێ لە مدەی ئەم تەمەنە کورتەیە توانیمانە چوار پێشەنگای فۆتۆگرافی بکەینەوە هەشت گەشتی هەشت ناوچەی کوردستان بکەین و سێ کاری ژینگەیش بکەین. ئامانجتان چیە لە دامەزراندنی ئەم گروپەیە بۆچی زۆربەی زۆری فۆتۆگرافەرەکان لەم گروپا کۆبوونەتەوە؟ ئەم گروپە ئەمە دروستمان کردووە جیاواز لە گروپەکانی کە تایبەتە بەس بە خزمەتکردن بە کولتور و کەلەپور و سروشتی کوردستان چونکە گروپەکانی کە هەن زۆر گروپی کە هەن کە لە بوارەکانی ترە کارەکەن لە بواری کولتور و کەلەپور و کۆکردنەوە و دیکۆمنتکردنی کولتور و کەلەپور و سروشتی کوردستان گروپەکان ئەتوانم بڵێم کەمێ سڕیان تیا بوو کەمن لەو بوارایشکەن من و کاک ئەمیر بڕیارمان ناکەم گروپە دروستکەین تایبەتیکەین بە کولتور و کەلەپور و سروشتی کوردستان چونکە ئێمە خاوەنی گەورەترین کولتور و کەلەپور و سروشتێکی زۆر زۆر جوان و بێوێنین ئێمەمان لە ڕێی کامێرەکان لە ڕێی کامێرەمانەکانمانەوە دیکۆمنتیکەین و بە دنیای دەرەوەی بناسیێنی. زۆر باشە کاتێک کە دەتانەوێت سروشت بە دۆکیۆمنت بکەن هەمووتان ڕەنگە پێکەوە تەوافق بکەن بچنە فڵان شاخ بچنە فڵان شوێن کە دیمەنێکی جوانی هەیە پاییز بێ بەهار بێ یاخود زستان بێ فۆتۆکانتان بگرن و دۆکیۆمنتی بکەن ئەی کەلتورەکانی دیکە چۆن دەتانەوێت پێکەوە کار بکەن بۆ نمونەکە چینە گەشتەکەی نەو ناوچەیە ئێمە تیمەکەمان زۆرین جاری وایە زیاتر لە 30 نەفەرین ئەچینە هەر ناوچەیەک هەر جارێوەچینە ناوچەیەک لەم ناوچە دابەشە بین بۆ نمونە من لەوێ داوا لە هەموو فۆتۆگرافەرەکان و ئەندامەکانی خۆمەکەم کە دوای گەشتەکە من بۆ سبەینێ هەیەکی ستۆریەکەم لێیانەوێ ئیتر دابەشە من هەیە ستۆری لەسەر سروشتەکە هەیە ستۆری لەسەر کولتورەکە هەیە لەسەر کەلەپوریەکە ئیتر دابەشە من بە ناوچەکە ئەو شەو ڕۆژە لەو ناوچەیە ئێمە کولتور و کەلەپورەکەش دیکۆمنتەکەین بە سروشتەکەشەوە بۆ لەو لادەیە کە نزیکە لەو شوێن بەڵێ لەو منتیقەیە لەو ناوچەیە کە نزیکە وەزائیدە نێکێک لە کارەکانی ئێمە کە جیاواز لە گروپەکانی ئەچینە هەر ناوچەیەک ئێمە سەرەتا هەوڵ دەدەین ژینگەی ئەو ناوچەیە پاک بکەینەوە هەموو خۆڵ و خاشاکێکی ئەو ناوچەیە کۆکەینەوە لە زەرفەڕەشەکانان کۆیەکەن و داێنین شارەوانی و ناوچەی ئاگادارەکەین کە بیبن. چەند شوێنتان کردووە تا ئێستا؟ تا ئێستا سێ ناوچەی باش کە ینی ترسیەوەیە بوو کە ژینگەکەی ژەهراوی ببێمە پاک مەگرۆتێکی لەوانە گۆمی فێڵاو بوو گۆمی فێڵاو بوو لە چیایی سەکران یەکێتریشان قەیتەرانەکەی گۆڵێ بوو ئەویش کە زۆر پیس بوو یەکێت لەو شوێنانەی کە زۆر زۆر جێی مەترسی بوو کە ینی
دوور بۆی مەچن کە ژەهراوی ببوو ناوچەکە منتیقەی چەمی ڕەزان بوو چەمی ڕەزان چەمێکی دوور و درێژی هەیە زۆر پیس ببوو یان تەواو ژینگەکەی ژەهراوی ببوو خۆشبەختانەی مەتوانیمان لە ڕێگەی هونەرمەندان و کەسایەتیان سلێمانیشە کە بانگێشمان کردبوون هاتن بەدەم بانگێشتەکەمان چوون بۆ ئەوێ لەوێ لە سەرچاوکە تا کۆتایی سێرانگاکەمان پاک کردەوە زیاتر لە 6 شلیف خۆڵ و خاشاکمان لە سێرانگاکە کۆ کردوێتەوە و چەمەکەشمان پاک کردەوە ئێمە کۆمەڵێکمان چەکمەمان بۆ کڕین و دەستکەشی تایبەتمان بۆ کڕین کە لە ناو ئاوەکەیان پاک کردەوە گۆم و چەمەکەشان پاک کردەوە نەجاتمان ڕزگارمان کرد لەو شەقەڵ و پیسایی کە تووشی پێوەری وەرگرتنی ئەندام لە گروپەکەتان ناچوانە دەبێت حتمما فۆتۆگرافەرێکی کارامە و شارەزا بێت پێوە لای ئێمە ئەوەیە هەستکردن بە بەرپرسیارەتی ئەو کەسێک کە ئەوێ بێ بەندام لای ئێمە ئیشەکەی خۆش بێ هونەری فۆتۆی خۆش بوێ و هەست بە بەرپرسیارەتی بکات لە بواری کارێکی خۆیە زۆر باشە ئەمەی کە دۆکیۆمنتی دەکەن دوجار فقط تەنها لە ناو پێشانگاکانە پیشانی دەدەن یا خۆت ئامانجی ترتان هەیە بۆ نمونە تا چەندە چاوی میدیاکان یا فۆتۆگرافەرەکانی دەرەوەتان ڕاکێشاوە تا ئێستا بۆ سروشتێکی جوانی کوردستان خۆشبەختانەیە متوانیمانە لەم تەمەنە کورتمانە بەژاری 3 میرەجانی گەورەی گیانی بکەین یەکێ لەوانە میرەجانی بەیروت بوو کە توانیمان زیاتر لە 7 فۆتۆگرافەرمان لێ کارەکانیان وەرگیرا و هەمووشی کاری باسی کولتور و کەلەپور و سروشتی کوردستانی کرد یەکێتر لەوانە میرەجانی تۆکیۆ بوو لە یابان کە یەکێکە لە گەورەترین میرەجانەکانی دنیا خۆشبەختانە لەوێش 11 ساوەڕمانکاری وەرگیرا و ئیشەکانمان لێ وەرگیان نمایش کرا یەکێتر لەوانەیە کە کۆمەڵێک کاری زۆر بوو لە یەکێک لە گەورەترین زانکۆکانی ئەمریکا کە هەموو ساڵێک بۆ کۆکردنەوەی کولتور و کەلەپوری ناوچەکان بانگشتی هەموو گروپ و هەموو ڕێکخرا و هەموو ئەکادیمی هونەری فۆتۆکانەکە کە دیکۆمنتی ناوچەی خۆیانمان بۆ بنێرن ئێمە خۆشبەختانە وەکو گەڵا توانیمانە گەورەترین دیکۆمنتی کولتور و کەلەپور و سروشتی کوردستان بنێرنە زانکۆی ئەمریکا سەفەرەکانتان تەنها لە بەهارا بۆ یاخود پاییز بووە هەموو فەسڵەکانە هەیە ئەمەژر بۆکەم کە ئێمە لە زۆربەی مەراسیمەکانە زۆربەی فستیڤالەکانە بەشدارین داواتمانەکەن بە ڕسمیەچین بۆ خۆشبەختانە ساڵی پار لە فستیڤاڵی زەماوەنی پیری شالیار لە ئێران لە ڕۆژهەڵات دەکرێ بە ڕسمی گروپەکەمان داوت بوو زیاتر لە 15 ئەنداممان گەشتمان کرد بۆ ئەم ساڵیش خۆشبەختانە یەکەمین ڕاگەیاندنی کوردی یەکەمین ڕاگەیاندنی ئەتوانم بڵێم جیانیش کە سەردانی ناوچەی خوراماباتی کرد کێکێکە لە ناوچە کوردنشینەکانی منتیقەی لۆڕستان کە نەریتی لەوان بۆ ئاشورا لەوێ مەراسیمێکی زۆر مهمیان هەیە لەوێ شتێکی زۆر تایبەتیانێک ڕێگە نادەن زۆر هیچ ڕاگەیاندنێک سەردانەکە دیکۆمنتیکە خۆشبەختانە ئێمە ئەم ساڵ و گروپی گەڵا داوت بووین سێ لە ئەندامەکانمان چوین لەوێ دیکۆمنتی ئاشورای خورامابادیشمان کرد جیاوازی فۆتۆیەک یا چالاکیەکی تاکە کەسی تۆ یا کاگەمید یا هەر ئەندامێکی تر چییە لەگەڵ ئەو کارە دەستە جەمعی کە گروپەکە پێشکەشیەکان بەسمەوەیە تۆ لە نێو گروپەکەدا لەوەچێ دیمەنێکی زۆر جوان سەرنج ڕاکێشێ بە کامێرەکەی خۆت پێشکەشی گروپەکەیەکەی مە بەستمەوەیە جیاوازی کارە تاکە کەسیەکان لەگەڵ کارە دەستە جەمعەکان کارە تاکە کەسیەکان تۆ زووتر ماندووەبی زووتر تااقەتت نامێنێ بەڵام کارە جەمعەکان هەمیشە کار گروپینەکان کاری خۆشترە لەوێ کە تۆچی بۆ کارێک بۆ گروپین مەگەم بە تەنیا بڕۆم متوانم چەند ساعتی لێ ئیشکەم بەڵام بە گروپین بڕۆم چەند شوێکە مێنمەوە لەوێ چەند ڕۆژێکە توانم لەوێ کارکەم لەوێ تەنها کارنێ لەوێ بە ساعتی خۆش لە نێوانمان ڕۆدا گۆرانی وتنە چێژ لێنانە چای لێنانە کاتی خۆش بەسەر بین لەوێ تاقە و زیاتر دەبێ کاری گروپی کارەکانتان هەر لە گەشتکردنەوە هەتا وە کۆڵێک کڕینی ئەو پێداویستانەی کە لە گەشتەکاندا و پێویستان هەر لە باتریەکی کامێرەکەەوە هەتا و علاگە و دەستکێش و نازام چەکمانی کە جەنابەت بۆ بۆ کۆڵێ جۆماڵکردن و پاکردنەوەی چەمی ڕەزان بەکاتان ئەو کێ سپۆنسەری کارەکانتانەکە بۆ سپۆنسەری سەرەکیمان ئێمە کاک بەختیارە لە پێسراوی ڕۆشنبیری ڕانیە کە ئەو یەکەم جار دەستی گرتین و سپۆنسەری کارەکانمان لێرە و سپاس یەکەم چای ماچەکەم هیوادارم نمونەی زیاو بێت لە کوردستانە کە پیاوێکی زۆر میرەبان و دەستڕەنگین و هونەردۆستە وەزایدەن بۆ کە هەنێک لە کارەکانی ترشمان سپۆنسەری کە پیاکەین ئەگەڕین بۆ نمونە گەشتێکەکەین بۆ ناوچەیەک یا بۆ شوێنێکەکەین ئەگەڕین داوا لە کۆمپانیەکانەکەین داوا لەو شەریکانەکەین لەو کەسانەکەین کە سەرمایه‌دارن کە سپۆنسەری کارەکانمان بکەین خۆشبەختانە دێن بەدەنگ داواکارەکانمان چونکە گروپی گەڵا کارەکانی هەمووی شایانی ئەوەیە کە سپۆنسەری بکرێت زۆر باشە با بێنە سەر فۆتۆ لە پاییزدا هیچ پلانێکتان هەیە جارێ بۆ ئەم پاییزەکە دەرچوونتان هەبێ بۆ شوێنێکی تایبەت و نەبینراو بەنیازین ئەم پاییزە کارێ بکەین کە زۆر تایبەت بێ وەکو عەرزم کردی ئێمە لەلایەن شارەوانی خوراماباتی ئێرانەوە داوت کراوین کە بۆ لۆڕستانی ئێران کە یەکێکە لە جوانترین ناوچەکان تا ئێستا بە ناوچەی تافگە مەشهورە خوراماباتی
لڕستانی ئێران 363 تافگەی جیهانی تایە کە ناویان لە کتێبە جیهانەکانە هەیە 360 تافگەی تایە بەس شاری خوراماباد و تەرەفی خوراماباد. خۆشبەختانە ئێمە لەلایەن شارەوانی ئەو شارەوە داوت کراوین بانگێشکراوین کە گروپەکەمان ئینشاءڵڵا لە مانگی 11 بۆ 12 گەشتێکەکەین بۆ دیکۆمنتکردنی سروشتی لڕستانی ئێران. ئەم دۆکیومنتە بۆ ئەوان چە بەهایەکی هەیە؟ ئایا دۆکیومنتەکە تەنها لە ناو کوردستانە دەبێت ڕەنگە یان ناسبێنە لە مێهرەجانە گەورەکانی جیهانیەکانە لەوێش بتوان ئەمە عرزکەن؟ طبعا ئێمە هەموو ئەم شوێنانە ئەگەر بۆ نمونەی شارەوانی خوراماباد کە ئێمەی داوت کردووە بۆ ئەو کارە ئێمە چین دەوێت هەموو کارەکان دیکۆمنتمانکە نوسخەیەکەین بە شارەوانی ئیسفادەی لێکا بۆ ڕاکێشانی گەشتیاری جیهانی و بیانی بۆ ناوچەکەیان. ئێمەش لە ڕێی فۆتۆگرافەرەکانمانەوە هەمومان لە مێرەجانەکانی دەرەوە ناوخۆی کوردستان کە ساڵانە ئەکرێت ئێمە توانین بۆ فۆتوانە بەشدار بین و هەم کە تۆ لە مێرەجانێکە لە شوێنێکە بەشدارە بیت بەر فۆتۆیەک داوای لۆکێشن و کاتت لێەکە کە تۆ نووسیت لۆکێشن شوێنەکەت نووسی و کاتەکەش نووسی لە چ کاتێکایە ئیتر گەشتیار سەرنجی گەشتیار ڕاکێشری لەو فەسڵا لەو کاتە سەردانی و ناوچەیە کات بچێ بۆ ناوچەیە. ینی کاری فۆتۆگرافی کارێکی زۆر گەورە و پیرۆزە چون من هەمیشە وتمە وشکردنی ساتە کە بە زیندوی بۆ هەتا ئەمێنێتەوە زمانی هەموو نەتەوەیەکیشە. ینی تۆ ئەگە بتوێ پەیامی نەتەوەی خۆت بگەینی کولتور و سروشت و ناوچەی خۆت بە دنیای دەرەوە بناسێنی باشترین شت فۆتۆیە بتوانین لە ڕێی فۆتۆ چونکە زمانی هەموو نەتەوەیەکە. ئایا لە کۆماری ئیسلامی ئێران و وڵاتانی تر لەم جۆرە گروپانە بووین یە کاتێکە سەرۆکی شارەوانی خوراماباد بۆ کۆڵی ئەم تەکلیفەیە مەرکە خاتە سەرشانیەوە تا کارەکانیەوە تا چەند توانیوێتی هاوشانی ئەو گروپانە ئەگەر بوونیان هەبێت لە وڵاتانی تر بەڵکو ئێوە لە پێشتریش بن و کاری جوانتر پێشکەش بکەن؟ گروپ زۆرە لە ئێران توانم بڵێم هاوشێ ئێمە زۆر باشتریش لە ئێمە باشتریش بەڵام ئەمە نەک ئەو تەکلیفی کرد ئەو داوەتی کردوین ئەو شوێنێکی جوانی هەیە هەموو گروپەکانی جیان داوەتەکات. دوجار بە قازانجی خۆش ئەشکێتەوە بۆ نمونە ئەو زانکۆی ئەمریکایە زانکۆیەکە لە کۆلیژی هونەر لە ئەمریکا یەکێکە لە گەورەترین کۆلێژەکانی دنیا کە شێوەکاران پێ ئەگەیەنێ. ئەم شێوەکارانە کە لەوێ هەن ئەچێن ئەبێ بە شوێن ئەگە بیانێ بە شوێن کوارێکا بگەڕن نەقلیکەن دروستی بکەنەوە ئەبێ چەندین کیلومتر بڕۆن بەڵام سەرروکی ئەم زانکۆی عەقڵێکی بەکارێنەوە هەموو ساڵێ زۆربەی فۆتۆگرافەرانی ناوچە جیاوازەکان داوەتەکە یەکی 100 کار تا 1000 کاریان لێ وەرەگرێ لەوێ خاتە پێشبڕکەوە کار هێر کەس جوان بێ و ساڵە نمایشگایەکی بۆ پێشنگایەکی بۆ کاتۆ لە ناو زانکۆکە. ئەو زانکۆیە لە ناو ئەمریکا دانیشتووە کولتور و کەلەپوری هەموو گیانی لە ناو زانکۆ خۆیان کۆکردێتەوە بۆ ئیسفادەکردنی سوودوەرگرتنی فێرخوازەکانی کە لە ناو زانکۆکە هەن. شارەوانی هەموو شارێکی دەتوانێت کارە بکات زۆر شتێکی کەمی تێچێت زۆر شتێکی کەمی تێچێت داوەتێکەکەیت بۆ گروپێک ئەو پەڕی زۆر پێ $1000 تێچێت بە مەصرفی ئەم گروپە چەند ڕۆژە لێ بمێننەوە. ئەمە $1000 تۆ هەزاران فۆتۆی جوانی سروشت ناوچەکە دەسەکەوێت کە ئەتوانین لە وێبسایتەکەی خۆت ئەتوانین لە سایتەکانی شارەکە تا بەکاری بێنیت بۆ ڕاکێشانی گەشتیار بۆچی ئێمە پێگەیەک سایتێک شوێنێکی تایبەتمانیە کە بتوانین فۆتۆ تایبەتەکانی وڵاتی خۆمانی تیا بدۆزینەوە بۆ نمونە کاتێکە سێرج دەکەین تەنها دەبێت فۆتۆیەکی وڵاتانی دەرەوە پێ ئەمە بێپلانی و هەست نەکردن بە بەرپرسیارەتیە کێ دەبێ ئەمە بکە ئەمە بێ بۆ نمونە لە پارێزگارەوە لە بەرپرسانی شارەوە لە بەرپرسانی وڵاتەوە هەست بەم بەرپرسیارەتیە بکەن کە زۆر گرنگە دەستی فۆتۆگرافەرەکان بگرن دەستی هونەرمەندەکانمان بگرن بە تایبەتی فۆتۆگرافەرەکان زۆر گرنگە بۆ نمونە پارێزگایەکی کوستێمانی ئەتوانێت پارێزگار ئەتوانێت 2 فۆتۆگرافەر لەم شارە مخەوەرکە کە دەستیان بگری و پارەیان بۆ سەرف بکە بگەڕێن بە دیکۆمنتکردنی هەموو سلێمانی بە شوێنە گەشتیارەکان بە شوێنە تاریخیەکانەوە بە شوێنە سیاحیەکانەوە هەمووی دیکۆمنت کات و لێرە وێبسایتێک دانێ لە پارێزگای خۆی وێبسایتێک دانێ بۆ نمایشکردنی شوێنانە بۆ پیشاندانم شوێنانە گەشتیارێک من بۆ نمونە ئەچمە یابان کەچمە یابان پێویست ناکەم من لە کەس بپرسم ئەچمە سایتی شارەوانی یابان بۆ شارەوانی تۆکیۆ هەموو شوێنەکانی تایە بە مەطعەمەوە بە ئوتێلەوە بە هیزگای کولتورە بە پارکەوە بە سێرانگاوە بە شوێنە تاریخیەکانەوە هەموو بە فۆتۆ پیشانمەیە لۆکێشنەکەیشی لەگەڵادا زۆر ئاسانە ئەو گرفتانی کە دێتە ڕێی کارکردنی گروپی گەڵا بۆ نمونە وەکو عەبدوڵڵا پەشێوە لە ڕەنگێک نەماوە لە وڵاتە حیزبێ بۆ خۆی داگیر نەکرێت شێرکۆبێک کەس دەڵێ هەرچی گردی استراتیژی و گرنگ و هاوینەواری خۆشە بەرپرسەکان داگیریان کردو بۆ خۆیان ئەمە لە شارەکانیانە تۆ لەوەچێ زۆر جار پێت خۆش بێ هاوینە هەوارێک دۆکیۆمنت کەی پیشانی من و بینەرانی تری بدەی پێشە پیشانی وێنەگرانی توری کوردستانی بدەی بەڵام بەرپرسێ لەوێ
وەکۆڵێ حتا چاو بڕەکە تەلبەنی کردووە یان بەونە گۆڕی بەرپرسێکی لێ یام هاوینەوار یا گردی یام ناوچەیەکی گەشتیاری ئەو گرفتانە چینکە لە ڕووی سیاسی و ئابووری و حتا لە ڕووی بۆونە مین ڕێژکردنی لەلایەن نارانی کوردستانەوە ڕوبڕیەوە گرفتەکان زۆرن هەر بۆ نەک بەرپرسان لەلایەن ئێستا کە سەرمایه‌دارەکانی وڵاتیشەوە ئەم گرفتە بۆ دروست بووە بۆ نمونە من ئەم مدە پێشوە چەند نەفرێک میوان ماتمون لە بەغاوە ئەیانویست دیکۆمنتی سیتەک و مێرگەپان بکەین کە شوێنێکی سیاحی نزیکی سلێمانیە قەنەعاتەکەن بە 3 ساعات بە سیارە خولاینەوە بەس ناو سیتەکە نەماتوانی هەمووی تەلبەنە نەماتوانین لە قیر لابین ڕسمی چی بگرین ئەو سروشتە جوانی سیتێکی جاران نەما هەمووی بوو بە بینە بوو بە تەلبەن و بوو بە باخ مێرگەپان بە هەمان شێوە یعنی کە ئەچیت ناتوانین لە قیر لابیت ئەمانە هەموو گیر و گرفتن بۆ ئەم وڵاتی ئێمە بۆ ئەم نیشتیمانی ئێمە ئەبێ بەرپرسانی ئەم شارە بیر لەوە بکەنەوە ئەم تەلبەن و ئەم ئاسنە لابن لە ناو سروشتە جوانە ینی ئێمە هەمیشە ئەڵێن با ژینگە بپارێزین با ژینگە والێکین ژینگە والێکین ئێمە خۆمان ژینگە پیسەکەین هەموو ئەو ئاسن و داروبەردێکی هێنن لەو ژینگە جوانە هەڵی ئەڕێژن و ئەیکەن بە بینا و ئەیکەن بە تەلبەنی ئەو درەخت و شتە جوانانەیە پێ زیندانیەکەن ئەمانە هەموو ژینگە پیسەکەن لە ڕووی شوێنەوار و شوێنە مێژوویەکان ئەشکەوتەکان ئەو شوانانی کە پێشتر شوێنی ئاوەدانی و وەکۆڵێ بەرهەمێنەرێتی مرۆڤ بوون هەر لە بۆنڵێ ئەشکەوتی کوێ لە چەمچەماڵ و ئەشکەوتەکانی تر ئێوە چیتان کردو ئێمە پرۆژێکمان هەیە نابۆ پشتگوێ خستنی ئەشکەوتەکانی کوردستان ئەو ئەشکەوتانی کە ساڵانێکی زۆر خزمەتێکی گەوریان بە ژیانی کورد گەیان بۆ نمونە دوکۆمنتی لە چەمی ڕەزانێکێک ئەشکەوتێکی لێ پێڵێن ئەشکەوتی سەحرا ئەم ئەشکەوتە یەکێک بۆ لەو ئەشکەوتانی بە هەزاران ڕۆڵی ئەم نیشتیمانی لە کیمەباران و جونوسایی ڕزگار کرد ئەشکەوتێکە کە ئەچیتە ژوورەوە 270 متر ئەبێ لەسەر شان بڕۆیت دوای ئەوە تەسکێکە دوای ئەوە بێت 163 متر دانیشی بە قنچکە بڕۆیت ئەم داچیتە ناوە سەحرا شارێک وڵاتێکی ترە بینیت تا ئێستا کە ئەو مێژووکە هەیە لە ناوچەکە خەڵکی ناوچەکە باسیەکەن بەریتانیەکان ساڵەکانی هەشتا هاتوون تقریبا کیلۆمەتر چوونەتە ناوە توانیانە بڕۆن لە دوای ڕزگارکردنی عێراقیش ئەمریکەکان هاتوون تیمێکی ئەمریکا 1500 کیلۆمەتر ڕۆشتون ئێمە خۆشبەختانە گروپی گەڵا ڕۆشتون ئەمریکەکان 1500 کیلۆمەتر ڕۆشتون 1500 کیلۆمەتر زۆر 1500 کیلۆمەتر نیوە ڕۆشتون کیلۆمەتر نیوە ڕۆشتون کیلۆمەتر ڕۆشتون کیلۆمەتر نیوە ڕۆشتون بن ئەمریکەکان خۆشبەختانە گروپی گەڵا لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی ئەم شارە کۆمەڵی ئەجیزەی لای توشمان بەرێ مە شتێکی زۆر سادەشمان بڕۆشتین 2 کیلۆمەتر ئێمە چوونە ناوە ینی هێشتا هەر ماوە بڕۆیت ئەمە گوناحە پشتگوێ بخرێ حەڤەوەی لەسەر شانە بێ بڕۆیت و دوای ئەمەش باسیەکەم ئەمە 2 کیلۆمەتر ڕۆشتی هەندێکی تریژ اینجا بەرفراوانترە بێت ئیتر کەچیتە ژوورۆ کە چوتە ژوورە لەو مەسافەی کەوتم باسم بۆ چوتە ژوورۆ ئیتر چاو نایبینێ حتا ئەڵێ ئەچیتە وڵاتێکی ترەوە چیتە شارێکی ترەوە هەزار بە هەزار ئەگەر شتێکی باشت پێ نەبێ ئەگە تیمێکی باشت پێ نەبێت چوونە دەرەوە و چوتە ژوورەوە ناتوانانی بێتە دەرەوە ڕێگە نابێت ئەو نەگەورەی گەڵا چی بوو لەو ئەشکەوتا لە دیکۆمنتمان کرد ئێمە لێرە داوامان کرد لە بەرپرسانی ئەم وڵاتە کە ڕێگە چوونە ژوورەوەی ئەم مەشکەوتە فراوان بکەن وەزائیدەن ئیتیمامە بن بە ناوەوەی ئەو باوەڕکە لە ئێران بووە ئێستا لە تازەترین شوێن ئێستا کراوەتەوە لە دوای چەندین ساڵی لەشکەوتەکان کراوەتەوە ئاویشی ئێستا بۆتە شوێنێکی گەشت بەتاکید ئەو ئەشکەوتێکە من ئەڵێم ئەشکەوتی سەحرا کە چیتە ناوە دوو سیفاتی زۆر جوانی تایە یەکێکیان هەناسەی تایە چون لەبەرەوەی من خۆمە ئەمە تەسۆری خۆمە تەسۆرەکەم ژیانی تیا بێت ئەوشکەوتە چونکە ئەمە چوون ئەو 2 کیلۆمەتر چوون ئەو دیۆ شوێنی تر هەیە زۆر تەسکای بێ بچیت بە سنگەخشکە بڕۆیتە ناوە تۆزە چوین سەوت و دەنگ و هاژەی ئاو و بەحر دێت زۆرشی عجابی ئەن ترسێکی زۆر سامناکی دێت هەست بە تەنگە نەفەسی و نەفەسی ناکەی زائیدەن ئەو کەسانی کە تووشی تەشەنجاتی جستە ئەبن دەمارە بن بڕۆن ئەو ئەشکەوتەوە 1 ساعتیا بمێننەوە تەشەنجات لە جسمیانە نامێنێ ئەمێکی لە سفاتە باشانی کە ئەوشکەوتە هەیەی ئەمجا ئەچیتە ناوە بەشبەشە خەمی ئەڵی خان و شارە بەشبەشە ئەڵی بازارە ئەڵێ ئەڕۆی بازارێک ئاواتی بازارێکە زۆر شتێکی عجایبە ئەمە لە هەر وڵاتی ترا بواە بەس چوونە ژوورەوەی $100 وەرگیرا بۆ چوونە ژوورەوەی بینینی ئەو ئەشکەوتە زۆر باشە با بینەوە سەر فۆتۆ لە پاییزدا ئەو چەند خولەکەی کە ماوەمانە چی بکەین کە هەر یەکەوە بە مۆبایلی خۆمان لەم پاییزەیە فۆتۆیەکی جوانمانە بێت وڵای سەر لەخوا بەزیان مۆبایلەکان هەموو ماسەفاتن شتی جوانیان پێگیرێ هەر کەسێکمان چوونە دەرەوە بۆ هەر شوێنێکی ناوچێکی کوردستان گرنگە سروشتی پاییز سروشتێکی زۆر تایبەت و زۆر جوانە خەڵک بە سروشتی بە وەرزی خەزان نایە بەزنا من
واتە سەورەکەم وەرزی نوێبوونەوەیە وەرزی نوێبوونەوە جوانی وەرزی هەموو ڕەنگەکانە وەرزی ڕۆشتنی بێکەڵکەکانە و هاتنی نەوەی نوێ هەنی وەرزێکە زۆر تایبەتە هەمومان کە ئیشی تیا بکەین و هەر بۆیە شاعرانیش ئەدەب نووسان لە فەسڵی پاییزە هەموو ئیلهامیان بۆ هەموو ئەگەڕێن توانای گەڕانیان باشتر و ئەتوانن شعرەکان جوانتر بنەخشێن و جوانتر پێشکەشی عمەر عوسمانڵێ بۆ چوار وەرزەی ساڵ نابێ بە پاییزیانەوە ناشقی پاییزە بەڵێکێکە لەو پیاوانی کە لە ساهشتای شارەکانی لەسەر پاییزە و ئاکێک عاشقی سەرسەختی پاییزە منیش وەکو خۆم میکێکم دەو کەسانی لە فۆتۆگرافەرانی کە زۆر سەرسام بە پاییز هەمیشە وتومە پاییز وەرزە ئاڵتوونیەکەی ساڵە باشە بە درێژایە وەرزەی پاییز تەنها و گەشتی ئێرانتان هەیە خۆشە گەشتی ناو هەرێمی کوردستانتان هەیە کوردستانی شەکەین من لە ئێستا تیمی گەڵا خۆبەخشانە خەریکی دیکۆمنتکردنی فستیڤاڵی چوارەمین خولی فستیڤاڵی سلێمانین دوای ئەم فستیڤاڵە کۆبنەوەیەکمان ئەبێت وەکوت گروپی گەڵا و زائیدەن دەسەکەین بە ئیشکردن تا ئەو ڕۆژەی کە ئێمە سەفەرەکەین بۆ ئێران هەموو ناوچەی کوردستان نەگەڕین ئەمساڵ شوێنی زۆر جیاواز و زۆر تایبەتمانەیە نامەوێت ئێستا باسکەم بۆی گروپ و کەسەکان کە نەچێن بێ بە ئیشی خۆمان شوێنی زۆر جوان و تایبەتمان داناو کە نەبینراوە ئەتوانم بڵێم شوێنێکن کە ئێمە دیکۆمنتمان کرد پیشانی خەڵکی بین تەسەور نەکەن ئەمە کوردستان چەند شوێنێکی جوان نەک بۆ گروپ بۆ منێکی شخص دەمێ بە مۆبایلێکی خۆمە دێ فۆتۆ بگرم بچینە چەند شوێنێک بچینە پارک بچینە شاخەکان بچینە کوێ لە چه وەرزێکیشە زیاتر دیمەنە جوانەکەدا بەدەستەوە تۆ لە مەرجنیە هەمووی مانگەکانی پاییز هەمووی جوان بێت ڕەنگە دوومانگی کۆتایی یام دوومانگی ناوەڕاست بێت ئەگەر داخلی ناوشار بڵێ پارکەکەی ناوشار لە مانگی دوانزە لەیەکی دوانزۆی تر گەڵارەزان و گەڵاوەرین دەست پێکە سەرچنار جوانترین شوێنە بۆ دیکۆمنتکردنی وێنەگرتنی ساڵانەی هاوڵاتیانی سلێمانی بتوان فۆتۆتیا بگرن و زایدن ئەگەر توانەتان هەبێ 20 دقیقە بە سارە بڕۆن شارباژێر واژە ناوچەیەکی زۆر دڵگیر و زۆر جوانە تافگەی ئاوی زۆر عەجایب و جوانی تایە بۆ وێنەگرتن ئەتوانن فۆتۆی تیا بگرن خەڵک تەسەور نەکا کوردستانە ئەوەندە جوان و نزیکیشە 20 دقیقە ڕێگایە شوێنەکانی تر زۆرن لە قەرەداغ گوندی باخان یەکێکە لە زۆر گوندە جوانەکانی ناوچەی قەرەداغ کە پاییزێکی زۆر عەجایبی لێیە گەڵا ڕێزانێکی زۆر جوانی تایە گوندی باخان لێیە لە هەورامان تێوەڵۆبیارە شوێنێکی زۆر جوان سەرنجام وەکوڵێ چۆن خەڵک گەڵێ ئەگەر هەنار بارانێ لێ بدایتر خۆشە بێ پێم وا بێ پاییز ئەگەر ئەویش یەک دوو بارانێ داکاو ئەو خۆڵ و بخار و گەڵانە هەمووی تۆزانین کردووە ئەو کاتە ڕەنگێکی زیوینی جوانتر بە گەڵاکاندا و دیمەنێکی جوانتر زۆر جوانە بێ کاتە مەرجە وێنەگر پەلەن نەکا یەک دوو بارانێک بارە ئینجایتر تەمان بارانە بارینەکە ژینگە پاکەکاتەوە خۆمە جارانیش نییە فیلمی 24 و هەژدەی بێ با بڕوا دوو جارتیش بڕواشی دیکۆمنت دەبێت دیکۆمنتی مەشیە بێ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ناسی عەلی خەیات سەرپەرشتیاری گروپی فۆتۆگرافەرانی گەڵا سپاس بۆ دەرفەت زۆر سپاس بۆ کەناڵژوانەکەی پەیام کە هەمیشە لە خزمەتی سروشت و کولتور و کەلەپوری وڵاتەکەمانە بۆ خەمخۆیکێکە لە خەمخۆرەکان سپاسانەکەین بۆم دەرفەتەوە بۆ ئەم بەسەرکردنەوەتان زۆر بەخێر بێ هەرداژنیشە لە بەرنامەکە بە ئەم بەراوردکاریی نووسەری لاو هێمن عەبدولقادر بخێنینەوە کە بە تەنزەوە نووسیەتی جاران خەڵک دیوار و دەرگای بەرزی دروزە کرد تا وجودی خۆی لەوانی تر بشارێتەوە کەچی ئێستا لەسەر جێگەی نووسن و لە ناوەڕاستی ماڵەکانەوە تەواوی وجودمان نیشانی ئەوانی ترە دەین جاران دەزێک بۆ ئەوەی زەفەری لە ماڵێک بهێنایە دەبولانی کەم مانگێک چاودێری بکردایە تا بە تەواوی بۆی ڕوونەبوویەوە خاوەن ماڵ کەی ئەڕۆن و کەی ئەچنە دەرەوە کەی دێنەوە و بۆ کوێ ئەچن و چەند ئەمێننەوە وەلی ئێستا خۆمان بە چێکئین و بۆ خۆنواندن بە ڕوون و ڕەوانی بە دزەکان دەڵێن وەرن لە ماڵ نین ویست جەرگە ئاند جەوێکی خۆش ئینفلانە ڕێستۆرانت تەنها بۆ ئەوەی مەراق بکات بە دڵی نزیکەکانیە ماڵی خۆی بە تاڵانکردنەدا جاران کە کوڕکچێک عاشقی یەکە بوون قوربانی گەورەیان بە عیشقەکەیان دەدا لە گۆرانی و ئەدەبی وتراوی ئێمەدا دەیان ود تا نامەیەکی داوەتێ پەڕووباڵی دەرکردووە ئێستا نامە بۆ خۆی پەڕووباڵی هەیە بە ماسنجەر و بە سناپ و بە SMS بە یەک کلیک و ئۆکەی نامە لە شەقەی باڵەدات و ئەفرێ بۆ لای معشوقەکەی وەلێکە زەواجیان کرد ساڵێک ناخایەنێت یا جیا بنەوەیایکەنە شەڕ و فەرتەنەواژاوە جاران خەڵک تووشی شەڕ ئەبوو ئەگەر مەڕ و ماڵات و گایەلەکەی بڕۆشتایەتە ناو زەوی و زاری خەڵکی ترەوە ئێستا تووشی شەڕ ئەبیت ئەگەر بچیتە ناو ڕیپلێ و ئەکاونت و بیر و باوەڕ و معتەقەداتی خەڵکی ترەوە
جاران مەفرەزەی ئەمن و قوات خاسە بۆ دەدا ئەنیشتن کەچی ئێستا مەفرەزەی پەیج و گروپەکان جاران دەردی شێرکۆبێکە زەڵێ لەو گەرمیانە خەڵک لەگەڵ کۆپتە شەڕیە کرد بەرخۆدان و خەبات لە تەختایی و لە دەشتا بێ ئەوەی پشتت بە شاخەوە بێت ئەکرات کەچی ئێستا خەبات و بەرخۆدان تەنها بۆتە هەشتاگ و پرۆفایل گۆڕین جاران بە کۆڵانێکدا یەک دوو جار بڕۆشتی تایە کۆمەڵێ ڕێگەیان پێگرتیت ئێستا یەک دوو جار دەست خۆشیت لێ بکەن خێرا کۆمەڵێک پەلامارتەدەن جاران لەسەر شیربایی و مارەی و دوانزە تاک بازنگ و گۆبەرۆک و حێل و مێخەک لوتیان لێە کردیت و زەمیانە کردیت ئێستا لەسەر نەکردنی لایک و وەڵام نەدانەوەی نامە و کۆمنتەکان جاران مەودای تووڕەیی و ڕقی خەڵکی تەنها چەند کیلۆمەترێک بوو خەڵک جاران تەنها لەگەڵ دراوسێ و خزم و کەسوکار لە کێشە و گرفتا بوون ئێستا سەدان و هەزاران کیلۆمەتر لە یەک دوورین و بێ ئەوەی یەکتری لە نزیکەوە بناسین و ببینین کەچی بە خوێنی یەکتری تینوین ماڵەکانمان کردووە بە کامێرەی چاودێری و کەچی چاوی خەڵکی لە کامێرەی مۆبایلەکانمانە و بە هەموو سوچێکی ماڵەکانماندا دەگەڕێ تازە گەڕانەوە بۆ دواوە نییە و تەنها ئازار و ڕاهاتن و بەرگەگرتنمان هەیە چەند پڕ ئازارە بێدەنگی ئەوەندەش بە ئازارە کاتێ سیرکەیت کاری ئێمەی مرۆڤ بەکوێ گەشتووە ئەمەش بەراوردکاریەکی ژیانی ڕابردوو لەگەڵ ژیانی ئێستەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە سپاس بۆ بەڕێز مامۆستا هێمن عەبدولقادر بۆ نووسینە جوانەکانی کە هەمیشە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتی جوان جوان دەنووسێت بینەرانی عەزیز زانیاریەکمان هەیە لەسەر دەگرتوخانە سێر و سەمەرەکانی جیهان دەچینە لای ئەو زانیاریە با پێکەوە بینەری بین خۆ بەخێر لە شتە سەیر و سەمەرەکانی جیهان دە لە گرتوخانە سەیر و سەمەرەکانی جیهان کامانن یەکەم گرتوخانەی سان پیدرۆ لە وڵاتی بۆلیدیا ئەم گرتوخانەیە وەکو شارێک وایە کە سوپەرمارکێت و ڕێستۆرانت و تەنانەت ئارەشگاشی لێ سەیر و سەمرەکانی ئەو گرتوخانەیە ئەوەیە کە سزادراوان هیچ پاسەوانێک بەچاو نابینن مەگەر بیانەوێت لە دەواازەکانی شار بچنە دەرەوە کە ئەو کاتەیە پاسەوانەکان بە دیارەکەون و ناهێڵن لەم گرتوخانەیە زیندانیەکان ئەتوانن شوێنی مانەوەی خۆیان لە یەکتر بکڕن لە ماڵێکی گەورە و پڕ لە پێداویستی بگرە تا کڕینی خێوەتێک دووەم گرتوخانەی سارک لە جەزیرەی گوێنسی ئەم گرتوخانەیە تەنها دوو گیراو تێیدا جێی دەبێتەوە هیچ گیراوێکیش لە شەوێک زیاتر تێیدا نامێنێتەوە سێم گرتوخانەی هاڵدێن لە نەرویج ئەم گرتوخانەیە بۆ گیراوان وەکو هۆتێلێکی 5 ئەستێرە وایە 20 ملیۆن دۆلار تێچووی دروستکردنی ئەو گرتوخانەیە بووە زیندانی دەتوانێت سەلاجەیەکی بچووک و تەلەڤیزۆنێک و تەنانەت حەمام و تاوالێتی تایبەت بەخۆی هەبێت ئەوەی جێگەی سەرنجە دەرگا و پەنجەرەکان بە شیژیان ئاسن دروست نەکراون چوارەم گرتوخانەی لا پلانتا لە فەنزوێلا ڕێژەی زیندانیەکان سێ ئەوەندەی ئەو ڕێژەیەیە کە گرتوخانەکەی بۆ دروست کراوە لەم گرتوخانەیە یاسای جەنگەڵ جێبەجێ دەکرێت زیندانی دەتوانێت بە پێدانی بەرتیل بە پاسەوانەکان هەموو کات چەکێک لەگەڵ خۆی هەڵگرێت لە کاتی خۆپیشاندانی زیندانیەکانیش کە هەموو سێ مانگجارێک ڕوودەدات چەندین کەس لە زیندانیەکان و پاسەوانەکان بریندار دەبن یان دەکوژرێن پێنجەم گرتوخانەی سیری سۆچیت و ماڵ لە وڵاتی مەکسیک ئەم گرتوخانەیە نزیک بە 20 ساڵ دەبێت کە هیچ جۆرە توندوتیژیەک تێیدا ڕووی نەداوە لەبەرەوەی شەوان شەڕ و توندوتیژیەکانیان دەبنە سەرسەکۆی بۆکسینگ و بە پێی یاسای یاری بۆکسینگ شەڕ و تووڕێیەکانیان کۆتایی پێدەهێنن شەشەم گرتوخانی ماریکۆپا لە ویلایەتی ئاریزۆنای ئەمریکا زیندانیەکانی ئەم گرتوخانەیە لە بەدبەختترین زیندانیەکانی جیهانن ئەوان ناچارن لە پلەی گەرمی 43 پلەی سەدی شەوانی ئاریزۆنا لە ژێر خێوەتا بخەون یەکێک لە گرفتەکانیان ئەوەیە ئەبێ خۆیان پارەی خواردنی خۆیان بدەن حوتەم گرتوخانەی ئارانجۆیز لە وڵاتی ئیسپانیا لەم گرتوخانەیە زۆر گرنگیە دەن بە سەرپەرشتیکردنی دایک و باوک بەسەر منداڵەکانیان هەر بۆیە ئەو زیندانیانەی کە مناڵیان هەیە دەتوانن مناڵەکانیان بهێننە ناو گرتوخانەکە و لەوێ پێکەوە بژین هەشتەم گرتوخانەی باستۆی لە نەرویج ئەم گرتوخانەیە لە ناو جەزیرەیەکە و سربەخۆی و هیچ پاسەوانێکی نییە ئەبێ سەرجەم زیندانیەکان بۆ بژێوی ژیانیان کار بکەن ئەوەی جێگەی سەرنجە بەڕێوەبەری گرتوخانەکە وتوێتی
ئەگەر هەر زیندانیەک لە زیندانیان لە ناو جەزیرەکەدا هەڵبێت یان چووە دەرەوە با ئێمە ئاگادار بکاتەوە و تەلەفۆنێکمان بۆ بکات بۆی بزانین حاڵی باشە و بە سەلامەتی توانیوێتی ڕابکات. نۆیەم گرتوخانەی فۆرتیزامیدیکە لە وڵاتی ئیتالیا. ئەم گرتوخانەیە خواردنگەیەکی هەیە کە خەڵکی بەگشتی دەتوانن بێن لەو خواردنگەیە نان بخۆن کە لەلایەن زیندانیەکانەوە خواردنەکەی دروست کراوە و بەڕێوە دەبرێت. بەڵام لە بیرتان نەچێ ئەوانەی خواردن دادەنێن یان لەوێ خزمەت دەکەن پێچێ بکوژ یان تاوانبارێکی گەورە بن. دەیەم گرتوخانەی سیبۆ لە وڵاتی فیلیپین. لەم گرتوخانەیە هەڵپەرکە و سەماکردن یەکێکە لە ڕێگاکانی چاکسازی زیندانیەکان. هەندێک جار لە یەک کاتدا سەدان زیندانی پێکەوە بە یەک شەو بەپێی مۆسیقا و گۆرانیە ناوبانگەکانی وڵاتی خۆیان سەما دەکەن یان هەڵدەپەڕن کە ئەوەش بووەتە پێوەری چاکسازی لە گرتوخانەکە. بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان و پرۆگرامی ڕۆمان پێشکەشکردن بە ئومێدیەوەی جێی سوود و چێژ و ڕەزامەندی ئەوێ عزیز و خۆشەویست بوو بێ تا پرۆگرامێکی تروەڵلقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخوای گەورەتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتو بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.